کاسی هیزر بەخێرەوە بۆ زنجیرەیەکی تر لە پۆدکاستی هیزر سەربەناوەندی هیزر بۆ زانست و فەلسەفە. لەم زنجیرەیە تیش کە خینە سەر بابەتێکی گرنگ ئەویش زانستی کەلامە و دواتر باس لە قوتابخانەیەکی کەلامیەکەین. ئەمانەیە بزانینە کەلام لە فەلسەفەی ئیسلامیە چییە و سەرهەڵدانی هۆکارەکانی سەرهەڵدانی و ڕێڕەوی مێژووی و تا دوایی بەشێکی گشتی باز لە کەلام بکەین. بۆم بابەتەش کەسم باشتر نەدۆزیەوە لە دکتۆر زەنوێریان کە ناوی ڕاستی خۆی دکتۆر ئومێد سۆراب هەورانیە، بەڵامنی تر هەر بە دکتۆر زەنوێر ڕاتوم و دکتۆر زەنوێری ژوابزارم هەرداوی فەیسبووکەکە دەوانێت دکتۆر لە فەزای مەجازیەکە بۆ ناوە هاتووە. سپاس بۆ ئێوەش و سپاسی گومانی باشتانەکەم و سپاسی بێپایان بۆ گوێگران. زۆر سپاس بۆ تۆش. هەرچەندە دکتۆر خۆی ئەنستیزیۆلۆجستە، بەڵام لە هەمان کاتە لە بابەتە فکرەکانیش دەستێکی باڵای هەیە و قسە لەسەر بابەتە فکرەکانی ژەکە بۆیە من دڵنیام گفتگۆی خۆشمانە. بەس دکتۆر ئەگەر پێم بڵێ چۆنە بۆ نمونە لە پزیشکیەوە یان لە ئەنستیزیۆلۆژیەوە بۆ ئەم بابەتە فکریانەژانی چۆن پێکەوەیان نەوەستیتەوە؟ وەڵا جاخۆ ئەگەر بچینەوە بۆ ڕیشەکەی ئەمەس باز لە ڕیشەکەین ئێستا لە بابەتە جاران کانوت حەکیم ینی فەیلسوف و حەکیمی شار بە معنای دکتۆر. لە کۆنا هیچ فەیلسوفێک نەبوو دکتۆر نەبێ و هیچ دکتۆرێکیش نەبوو فەیلسوف نەبێ. جا هەستەکەم لەوە بۆمان مابێتەوە. ئەو لە ئینگلیزیش وشەیەکی زۆر جوانانەیە، بەڵامی تر حەز و خولیایە لەوە چێ مرۆڤ گەر بیەوێ لە بابەتێکی دیاریکراوە حەزی لێبێت هەرچۆنێکی کردووە کاتی بۆ دۆزێتەوە، تەنانەت دەگەن سەر حسابی کاتەکانی پشودان و ئیستراحەتکردنیشی بێت. ڕاست وشەیەکی جوانی شانەیە بە ئینگلیزی بۆوانەوە پۆلیماث، یعنی زیاد لە دیسپلینێک هەوڵێن دەسیاتیانە خەتەرە لە پۆلیگەمی و نزیکە قەیناکە ناچینە سەر پۆلیگەمی بۆ ئەمڕۆ. بەرحاڵ بابینە سەر بابەتەکەی خۆمان دکتۆر گیان، سەبارەت چکە بابەتەکەمان لەسەر کەلامە. بەڕێ من سەرەتا پێناسیکی حەزەکەم بزانم دەستاژەی کەلام چۆن پێناسی بکەین، بە مانای چیەت و ڕیشی وشەکە چۆن چۆنیە. هەر وەکو زین کەلام بەواتای قسەکردن یان چوزان پەیوین هەتا دواییەت، بەڵام ئایا ڕشەی وشەکە ڕێک ئەو واتە فەرهەنگی هەبووە یان چۆن چۆنیە؟ دوبارە دەستان خۆش بێ، ینی تەمەڵم پرسیارە باشترین پرسیارێکە بابەتەکەی دەست پێ بکەین و دەستی تۆش خۆش. ناونانی بە زانستی کەلام تەمان تاکە ناو نییە، بەڵام ناسراوترین و بەناوبانگترین ناوێتی بۆ ئەم زانستە. ئێمە چەندین ناوی ترمان هەیە، بۆ نمونە لەوەچە لە هەمووی بەناوبانگتر ئەو کتێبەی ئەبوو حەنیفەیە سەرمەزەبی فقهی حەنەفی کە بەنای ئەلفقه الئەکبەر ناویناوە، هەرچەندە یەکێکە لە سەرەتایەترین ئەو کتێبانەی لەو بابەتیان نووسرابێت. جا ناوی تریشی هەیە، بۆ نمونە زانستی ئوسوڵی دین، بنەماکانی دین، یان علم العەقائید، ئەمەش دواتر هەروتراوە، یان زانستی ناو سیفاتەکان، علم ئەسماء والصفات، علم النظر والاستدلال. اینجا لە علم تەوحیدیش هەیە، یان یەکتا ناسی یان یەکتا پەرستی. بەڵام ئەوەی کە زیاتر پێی ناسراوە، زیاتر پێی بەناوبانگ بووە، علم الکەلامە و ئەو زانانەی کە خەریکی ئەم زانستە بوون هەر بە متەکەلیم ناسراوە. پێشەوەی بچینە سەر ڕیشەی وشەکە بۆچی ئەم ناوی لێنراوە، بۆ باشترە پێناسی بکەین بۆ بزانین باسی چیەکەین. ئەجا بێنە سەر ناوەکەی کە ئەوە گەرانی کە وتراوە، هۆکارانی یان مێژوویانەی سەرەتا مێژویانەی بوونەتەوە هۆکاری ناونانی بەم ناوە قسەی بکەین. یەکێک لەو کتێبە باشانەی کە زیاتر لەسەر ئەم دەسەواژانە ئەچێت و پێناسەکانیان کۆکاتەوە لای تەهانەویە کە ئەڵێ زانستێکە لە ڕێوە دەتوانین باوەڕ ئاینیەکان بۆ ئەویتر بسەلمێنین بە هێنانەوەی بەڵگە و وەڵام بۆ گومانەکانی.
ینی مرۆڤی موسڵمان وەکو کەسێکی خاوە هەڵگری کۆمەڵێک بیر و باوەڕ کاتێک کە لەگەڵ ئەوانەی ترە هاوڕای بیر و باوەڕەکانی نین دەکەوێتە گفتوگۆ بۆ ئەوەی بتوانێت بیر و باوەڕەکانی بۆ بگەێنێت پێویستە بەڵگەی هەبێت بۆ بیر و باوەڕەکانی خۆی و بەرامبەر کاتێک کە پرسیارێکی هەیە یان بە دەستەواژەی گومان بەکارەهێنرێت گومانێکی هەبوو لەو شتانی کە تۆ ئارزیەکەیت ئەو کاتە وەڵامت هەبێ بۆ پرسیار و گومانانی کەواتە لێرە لە ئەساسەوە زانستی کەلام بریتیە لە بەڵگەسازی بۆ سەلماندنی بەڵگەکانت بۆ کەسێکی تر لە دەرەوەی ئاینەکەی تۆ ئەمە فکرێکمان ئااتێ لە دەربارەی سەرەتاکانی دروستبوونی ئەمە وەکو زانستێک وەکو لایەنە کە بێتە زانستێکی خاوەن تەکنیکی خۆی بەڵێ بەڵگەکان فۆرمی بەڵگەکانی کەلام ئەگە بە کورتی چۆن چۆنیە ینی هەر لۆژیشین عقلین یان نەکرێت تێکەڵەیەک بن لە بەڵگەی لۆژیشی و ڕۆحانی و دەقی و هەتا دوایی ئەوانە بە گوێرەی گوێگەر بە گوێرەی سەردەمەکە ئەگۆڕێن جا حەزەکی بەوەی لە بابەتەکە تۆزێک دابڕانمان بۆ دروست نەبێت ئەوەی کە ئەمە لەسەر پێناسەکە بیڵم دوای ئینشاڵڵا یینە سەر ئەوەشکە بەڵگانی کە ێژایی نەژوو بەکار هاتوون لەلایەن متەکەلیمەکانەوە چکە ئەویش بەڵانکاری بەسرا هاتووە یعنی هەر وەکو یەک نەهات لێرە ئەگەر سەرنجی ئەم پێناسەیە بین پێمان ئەڵێ کەسی متەکەلم کەسێکە پێشوەختە کۆمەڵێک بیر و باوەڕی هەیە کە ئیمانی پێیان هەیە ئەم مرۆڤە ئیمانی بەم بیر و باوەڕانە هەیە یەک بەڵگەی عەقلیان بۆ ئەدۆزێتەوە یان ئەوەی کە خۆی بە بەڵگەی عەقلیان ئەزانێ یان لە سەردەمێک لە سەردەمەکان بە بەڵگەی عەقلی ئەژمارەکرێن و بەڵگەی دروست ئەژمارەکرێن ئەرگومێنتیان لەسەر بینا بکرێت بە پشت بەسن بەم بەڵگانە بۆ کەسێکی تر کە هاوڕای نییە ئەوێ ئەم بیر و باوەڕانەی خۆی بگەێنێت کەواتە تۆ کۆمەڵێک پێشگریمانت هەیە کۆمەڵێک پێش باوەڕت هەیە کە هەڵگریانیت ئەنجاییت بەڵگەی عەقلیان بۆ ئەدۆزیتەوە هەڵبەت بۆەوەی جیاوازی لە نێوان متەکەلم و فەیلسوفا بکرێت ئەم قسەیە کراوە کە وەکو لە ئینسایکلۆپیدیای ئیسلامیە هاتووە ئەڵێ متەکەلم کەسێکە کە پێشتر باوەڕیانێ دوایی بەڵگە ئەدۆزێتەوە بۆ باوەڕەکانی بەڵام فەیلسوف کەسێکە بە دوای بەڵگەکانە ئەگەڕێت بەڵگەکان گەیاندێ هەر ئەنجامێک باوەڕ بە ئەنجامی بەڵگەکانی هێنێت لەوە تێ تۆزێک فەلسەفەی تازە ئەمەی تۆزێک خسپێتە ژێر پرسیارەوە بە تایبەتی بابەتەکانی هێرمنەتیکە کە ئەوە ڕەبز دەکاتەوە مرۆڤ بە بەتاڵی بێبوونی هیچ پێشگریمانەیەک بە ئەنجام بگات یعنی چێک بکەیت خاڵی نابیتەوە لە پێشگریمانەکانت پێش باوەڕەکانت لەوە چێ ئەگەر دروستتر بڵێن پێشگریمانەکانیان جیاوازن وەک لەوەی کە بڵێن کە ئەمەیان پێشگریمانە هەیە و ئەویتریان پێشگریمانەی نییە بۆ ئەوەی تۆزێک جیاوازیەکە سەردەمیانەتر بکەین عادەتەن گیان یعنی ئێستا فەلسەفە عادەتەن کە تۆ دەست پێکەی لە هەرۆکوتە دووسێ پێشگریمانەمانی ئەمانگەینە بە دەرەنجامێ بەڵام متەکەلیمەکان لە دەرەنجامێکەوە دەست پێکەن دواتر پێشگریمانە و بەڵگە بدۆزنەوە بۆ دەرەنجامەکە بەڵام ئەوە تێناگەم کە ئێستا وتە پێشگریمانی هەیە بەڵام جیاوازی لە پێشگریمانەکانیانە هەیە لە شوازی دەربڕینی پێشگریمانەکانە مەوەسە یعنی ئەوە نییە کە بڵێ متەکەلم پێشگریمانەی هەیە فەیلسوف پێشگریمانی نییە هەردووکیان کۆمەڵ پێشگریمانیان هەیە بەڵام جیاوازیان لە پێشگریمانەکانە متەکەلم کەسێکە باوەڕدارە بەخوا بە غەیب بە ڕۆژی دوایی بە ڕیسالەت یعنی نبووەت بەڵام لەوە چ فەیلسوف باوەڕی بەم شتانە هەبێت باوەڕی نەبێت توانین بە جیاوازەکە بە کەسایەتی ئەو کەسەی کە پراکتیزەی کەلامەکان فەلسەفاکە یعنی کەسایەتیەکەیان جیاوازن نەک خودی ئارگومنتەکانیان یعنی ئارگومنتەکانیان هەر پێشگریمانی و کۆنکلوژنیشی بەڵێ
عادەتەن پێشگریمانەکانی متەکەلم بەگشتی لە نێوان هەموو ئاینەکانە بە شێوەیەکی ڕئیسی یان زاڵ بڵێن مرجێ تاکە تاکەی ئاینەکان باسی باوەڕبوونە بەخوا هەڵبەت لەوە چێ زیاتر باسی یان بە هێزێکی سەرووی مرۆڤ سەرووی سروشت دوایی باوەڕبوون بە جۆرێک لە دووبارە بوونەوەی ژیان یان ئەوەیەکە بۆ نمونە لە ئاینە ئاسمانیەکانە هەیە قیامەتێک و زیندوبوونەوەیەکی تر هەیە لە ژیانێکی ترە و هەبوونی باوەڕ بە نبووەت ئەوکو بڵێن نێوەندگیرێک لە نێوان ئەو هێزەبان سروشتیە کە پەیامێکی هەیە ئیگەێنێت بە مرۆڤ ئەمە بە کۆڵەکە ڕئیسیەکانی بیرباوەڕی متەکەلیمن عادەتەن. ئەگەر بینە سەر هەڵدانی کەلام بازم جیاوازیشی باشی کرد لە نێوان متەکەلیم و فەیلسوفە. یەک تێبینی ابن خەلدون هەیە. ابن خەلدون ئەڵێ کاتێک فەیلسوف پێم وایە ئەمە بە ئیزافە بۆ خاڵەکەی تر فەیلسوف کاتێک سەیری بوون ئەکات سەیری یاساکانی بوون ئەکات بۆ تێگەیشتن لە پێناو خودی بوون یان بەکارهێنانی لەم بوونەیە لەم ژیانەیە لێ ئەوکۆڵێتەوە بەڵام کاتێک متەکەلیم سەیری بابەتە سروشتیەکانیش بکات چونکە متەکەلیم تەنها پشت بە ریزنینگی مجەڕەد نابەستێ بە شیکاری عەقلی مجەڕەد نابەستێ پشتیش بە بابەتە سروشتیەکانیش بەسێ لە بابەتە سروشتیەکانیش ئەکۆڵێتەوە بەتابەتی ئەوەی کە زیاتر مەشهورە لە کەلامی ئیسلامیە بە دەقیق الکەلام یعنی بابەتە وردەکاریەکان لە کەلامدا هاتوون باسی لە کۆمەڵە یاسا فیزیکیەکان بۆ نمونە وەستان چییە جوڵە چییە جەوهەر چییە عەرەض چییە لەم شتانیان کۆڵیوەتەوە وەکو ابن خەلدون ئەڵێ فەیلسوف لەم شتانە ئەکۆڵێتەوە بۆی لە یاساکانی ئەم بوونە تێبگات و بەکاریان بێنێت بەڵام متەکەلیم لە لێکۆڵینەوەشی لەم بابەتانە بۆ ئەوەیە بەکاریان بێنێت بۆ سەلماندنی بیر و باوەڕەکانی خۆی لەم خاڵەشە ابن خەلدون ئاماژەی بە جیاوازیەکی جوان داوە. یعنی متەکەلیمەکان زۆر پراکتیکیشن نەک ئەوەی عادەتەن لە فەلسەفە ئێمە کۆمەڵە کەرەستی هزریمانێ وەکو تاقیکردنەوەی هزری و ئەنالۆژی و هەتا دوایی متەکەلیمەکان ئەتوانین بڵێن تا ڕادەیەک جگە لە ئارگومنتی دیدەکتیڤی ئارگومنتی ئیندەکتیڤی شەڵێن بەکاربێن وابزە مەسە بەڕوونیش دیارە چونکە هەر کەلام کاریگەریکی زۆری بەر حەز ناکەم بابەتەکە بگۆڕم دوای لەوە چێر بینە سەری بۆ نمونە کەلام کۆسمۆلۆجیکەل ئارگومنت هەر کێسە فۆرمێکی تازی ئارگومنتەکە هەیە بەڵام فۆرمی ئێستای هەر لە کەلامەوە چۆنەڵی ڕێشەی گرتو بەڵام زۆر بینیشە ینی زۆر پێویستی بە بەڵگەی پراکتیکیە لە فیزیا لە کۆسمۆلۆژیا و هەتا دوایی بەرحاڵ حەزەکەم بزانم کەلام چۆن سەری هەڵا و بەتایبەتی ئەو کتێبەی کە بۆ منی شناردبوو ئەوەی هەندبووکەکەی ئۆکسفۆرد کە بەڕاستی زۆر بەباشی یاری هەموو دۆکترینەکانی ئیسلامی ڕوون کردووە بەڵام لەوەیە تێبینی ئەوم کرد کە لەسەر هەڵدانی کەلامە باز لەوە ئاکات کە دوو ڕای پێچەوانە هەیە کە ڕایکەم بە ناوەکی گەرایی چۆن ئینتەرنەڵزم ناسەوە ڕاکەی تریشان بە ئەکستەرنەڵزم دەرەکی گەرایی کە ئینتەرنەڵزم لای وایە کە کەلام سربەخۆیانە پەریسەن و عنی لە ناواخنی ئیسلامەوە بەبێ ئەوەی هەر بە پوختی لە ئیسلامەوە سەری هەڵا فکرەکە هەنێکشی تر لایەن وایە کە کاریگەری بۆ نمونە جودایزم و مەسیحیەت و کریستیانزم ئەمانەی لەسەر بووە ئەم دوو تۆ چۆن لەم دوو هزرە ئەڕوانی لەسەر هەڵدانی کەلامە ویان ئەگەر پێم بڵێ چۆن کەلام سەری هەڵا بە دروستی دەچڕۆژ بێ پێشەوەی باس لە خودی وشەکە نەکەین تێرمەکە کەلام زۆر باشە بەڕای منەوە زۆری ژوڕ نەکاتەوە خۆی لەسەر وشەی کەلام یعنی بۆچی ئەم ناوەی لێنراوە بۆچی پێوتراوە کەلام وشەیەکی تر بەکارهاتوە عەضوودەدینی ئێجی ئەڵێ یەک لەو بۆچوونانەی کە هەیەتی ئەڵێ عادەتەن کاتێک لە بەتەکلامیەکان قسەیان کردووە لەجاتێوە بڵێن ئەم چاپتەرە دیاری کراوە یان بابەتی دیاری کراوە
ئەمە بڵێ تایتڵێکی بۆدانێ وتوانە ئەلکەلام و فی کەذا، ینی بۆچوونمان لەبارەی فڵانەش دیدمان بۆ فڵانەشێت، ینی معناکە های لێتەوە، یان بەڵگەکانمان فڵانەشێت، چکە وشەی کەلام ئەم مانانە ئادا بەدەستەوە. ئەم وشیان زۆر دووبارە کردێتەوە، بۆیە لەبەر زۆر دووبارە بوونی ئەم وشە لەناو ئەم زانستەیە وەکو بڵێ بەم وشەیە ناوبانگی دەرکردووە. ئەلبەت ئەحمەد محمود سوبحی خاوەنی سلسلەیەکە لە فەلسەفەی ئیسلامی و کەلامی ئیسلامی، ئەو پێی وایە ئەم وشەیە لە زانستەکانی تریشا بە هەمان شێوە دووبارە بۆتەوە، وەکو بڵێ عادەتی ئەو سەردەمەوە بووە لە بابەتە زانستیەکانە بەم شێوەیە قسە بکەن، یان بەم شێوە بابەتێکی تازە دەست پێ بکەن، تایتڵێکی تازە دەست پێ بکەن، ئەڵێ بۆیە ئەم بۆچوونە ڕەفز دەکاتەوە، ئەڵێ زۆر بەقوت نییە. یان بۆچوونێکی تر هەیە، ئەڵێ بابەتی کەلام بەواتای سیفەتی کەلامی خوایی کە ئایا خوای گەورە کەلامی هەیە یان نیەتی. طبعا هەموو گروپی ئیسلامیەکان چێ بڵێن هەموو بیر و باوەڕە ئاسمانیەکان باوەڕیان بەوە هەیە کە خوای گەورە خاوەنی کەلامە، چونکە بەبێ بوونی ئەو کەلامە ناتوانێت پەیامێکی هەبێت بیگەێنێت بۆ مرۆڤ. جا لەسەر ئەساسی ئەمە گرنگترین بابەتیان لە بابەتی ئەرگومنت سازی دینیە بۆ سەلماندنی بیر و باوەڕ بۆ کەسی بەرامبەر، ئەو بیگەێنی قەناعەتی پێ بکەی کە پەیامێکی هەیە، ئەو پەیامە لە سیفەتی کەلامە، خۆی بکە بەرجەستەی سیفەتی کەلامی خوایە. غەزالی قسەیەکە لە موقد من الضلالەکەیە، یان الجام العوامەکەیەتی، ئێستا دڵنیانیم لە کام کتێبیانە، ئەڵێ چۆن بڵێ ئامانجی کۆتایی لە متەکەلیم ئەوەیە لە پاش سەلماندنی دروستکراو بوون، یان ئەوەی کە بوونەوەرەکان مەخلوقات سەرەتایەکی هەیە، دوای بەوەی کە بۆ خۆی ناتوانێت دروست بکات یان ناکرێت هەتایە بوو بێت و پێویستی بە دروستکەرێک هەیە، ئەو سیفاتانەی کە ئیداتە پاڵخوات ئەمانجی کۆتایی ئەوەیە کە بگاتەوەی بیسەلمێنێت کە متەکەلیمە، ینی بڵێ جەوهریترین بابەت لە زانستی کەلامە بریتێ لە سیفەتی کەلامەکە. بەسمەوەی غەزالی تەییدێکی ئەم قسەیەکە لەم قسەیە بەزەمنی. ئەمەش بۆچوونێکەیەکێکە لە بۆچوونە بەهێزەکان. ئەحمەد سوبحی پشتگیری ئەم بۆچوونە ئەکات و بە بەهێزترینی ئەزانێت. ئیبن خەلدون بۆچوونێکی تری هەیە، ئەڵێ ئەم زانستە تەنها قسەیە، تەنها بیر و بۆچوون دەربڕینە، ینی بابەتێکی عەمەلی نییە، کردەیی نییە، باز لە بابەتە کردەیەکان ناکات، تەنها قسەیە، تەنها کەلامە، بۆی ئەم ناوەی لێنراوە. میلم بۆ بۆچوونێکی تر هەیە، ئەوەشان هەر ئیجی باسیەکە، ئەڵێ بەرامبەر لۆگۆس یان لۆجیکی فەیلسوفەکان بەکار هاتووە، ئەو چۆن بڵێ چۆن فەیلسوفەکان لۆجیکیان کردووە بەو ئامرازەی قسەیان لە بابەتە فەلسەفیەکان کردووە، میتۆدیان لە قسەکردن لە بابەتە فەلسەفیەکان، متەکەلیمەکان کە دواتر پاشەوەی کە شارەزای فەلسەفە ئەبن سەرەتا لە ڕێی وەرگێڕانە سریانیەکانەوە یان لە ڕێی فەلسەفەی فارسیەوە، کاگە سەرنجش بین زۆربەی ئەوانەی کە دیارترینی متەکەلیمەکانن زیاتر ڕیشەیەکی ڕۆژەڵاتیان هەیە. لەم پەیوەندی بە وشەوە هەیە، ینی کەلامیان لە بەرامبەر ئەو وشەوە بەکارهێناوە، چونکە لۆگۆس ئەگەر سەیری واتەکانی بکەین بە واتای ئۆپینیەن، ینی بیر و بۆچوون، یان وەرد وشە، سپیچ، ریزن، دیسکۆرس، ینی بەم واتانە بەکار هاتووە. دواتری لە فەلسەفەشە ینی بۆ بەمانایەکی تەکنیکی بەکار هاتووە، principle of order and knowledge، زانستێکی خاوەن پرەنسیب، خاوەنێکی دیاری کراوە. ئەگەر سەرنجی ئەم بین ئەبینیت لەگەڵ وشەی کەلامە، واتای کەلامە، لەگەڵ زانستی کەلامە زۆر یەک ئەگرێتەوە. ئەم پێم وایە ئەم بۆچوونیان بەهێزترینیان بێ، هەرچەنە ئەگرێتیش ئەم وشەیە دوجار ئەوکو چۆن بڵێ گەشتی مێژووی خۆی کردبێت، ینی هەموو دەستەواژەکان ئەبینی لەگەڵ کاتە
وشەکە بەجێگیری ئەمێنێتەوە بەڵام ناوەڕۆکەکەی گۆڕانکاری بەسەرایە لە پێوری سەردەمێکی تر فراوان ئەبێت یان تەسکە بێتەوە ئەکرێ ئەمەش دوو بێت لە سەرەتاوە بۆ ماتایە بەکار ناتبێت بەس وەکو چۆڵ لەیان ڕێکەوتێک بڵێم نزیک بووبێ لەگەڵ یەکەو لەبەرەوەی ئەم واتایەنەی هەبووە لە خۆی گرتووە ئیتر ئەمە زاڵبوو بێتەوە ئەمە زیاتر بەکار هاتبێت ڕاستەکەی منیش لەگەڵەوەی هاوڕام کە لەگەڵ بۆچوونی کۆتاییە و بەتایبەتی کە بەواتای دیسکۆرس بێت تەنانەت ئەگەر هات و بڵین لە لۆگۆسی شەوەر نەگیرابیان ئەو بۆ ڕێڕۆمێژوێشانە ڕۆشتە بێت عادەتەن ئەو جۆرە گفتوگوانە کە لە ئاینەکان هەیە تەکایە و هەر ناوی دیسکۆرسی لێنێن ئێستا بۆ نمونە گفتوگۆکانی بوودا لەگەڵ تەلەبەکانیە بە دیسکۆرسەکانی بوودا ناسراوە چۆن ئەڵی کەلامی بوودا بە واتایشی دەر یان ئەگەر سێری مەسیحیەت کەین بۆ نمونە ئەو ڤێرسیتیاکەڵێ سەرەتا وشە هەبوو بۆ نمونە یەکێک لەمانەکانی نەگۆزوشە بۆیە ئەگەر هاتوو بەسەر بەخۆیانە بوو بێ بەڕایمنە بەسەر بەخۆیانە نەبوو بێ هەر بەواتای دیسکۆرسەکەی چکە لە دوجارە هەموو فەلسەفە و ئەو جۆرە گفتوگوانە هەمووی دیسکۆرسن زۆر باشە بەڵام لەو وتاینەکەی دواییەوە دەست پێکەم کاڵی لەوانەیە لەگەڵ لۆگۆ ساچۆنەڵی هاوشانەیەکیان هەبوو بێ بە شوێک لە شتەکانە ئەو گەلانە کاریگەری یعنی فکری یەکتریان بەسەرەوە بوو بێ جا ئەمە دیسان ئەمانێنێتەوە بۆ فکری ئینتەرنالیزمەکە و ئەکستەرنالیزمەکە ئایا کەلام لە ناواخنی لە دڵی ئیسلامە سەری هەڵا بەبێ ئەوەی هیچ چۆڵی کاریگەریەکی گەلانی تری یان ئاینەکانی تری ناوچەکەی کە جودایزم و زەردەشتیەتە و مەسیحێتەوە تا دوایی بەسەرەوە بوو بێت یان ئەوە تا بەسەرەوەی کاریگەری ئەم فکرانەشی بەسەرەوە بووە تۆ چۆن لە نێوانم دوو فکرێ بەڕای تۆ کامیان بەهێزترینە بەگشتی بن باوەڕم بە ئاڵۆزبوونی بابەتەکان هەیە ینی تۆ ناکرێت کورتی کەیتەوە لە یەک هۆکارە یان یەک جۆرە تەفسیری پێ ببەخشی یان پێ دوا بێ ئیلا ئەبێ یەکێکیان هۆکار بوو بێت لەو سەرچاوانەشا کە سێرم کردوانی کە دیراسی ئەم بابەتیان کردووە باسی هەردوو فاکتەرەکەکەنیەکی لەو ئەو سەرچاوی بەڕێزشت ئۆکسفۆرد هەندبووکەکە دیسانیان جەختی لەسەر ئەم بوونی جەدەلە هەبووە لەسەرەوەی کە هۆکاری ناوەکینیان دەرەکین هەر دیسان ئەحمەد محمود سۆبحی باز لە هەردوو فاکتەرەکانەکە فاکتەری دەرەکی و فاکتەری ناوەکیەکان ئەڵێ لەو کاتای کە ئیسلام سەرەتای دەستپێکردنی بوو سەرەتای هاتنی بوو لە ژینگەیەک بوو کە عادەتەن ژینگەیەکی قەبەلی بوو خێڵەکی بوو خەڵک بە شێوە گشتەکەی تەنانەت مەکە و مەدینەش کە بڵێن بە شاری ئەوێ حسابەکران ژیانێکی شاری حسابەکران بەڵام لە ڕووی بڵێن بابەتی فکریەوە لە ڕووی گەشەی معریفیەوە هێشتا لە سەرەتاکانە بوون یعنی حتا زیاتر کەلتورێکی شەفەهیان هەبوو زارێکیان هەبوو زۆر کەم ئەوانەی کە توانای نووسینیان هەبوو بۆیەش ینی بۆ چوونی زاڵ ئەوەیە کە تەنانەت خودی پێغەمبەریش کە خوێنەوار نەبوو بێ هەرچەند یانیم بەڵگەکانی یەکلایکەرەنە و کەرەوە نین بەڵام بۆ چوونی زاڵەکە ئەوەیە ئەگینا بۆ چوونی تریشەیەکە ئەو کەسێکی خوێنەوار بوو بێ بە هەر حاڵ ینی لەو ژینگەی ئەوایە تۆ کاتێک خەڵک زۆر توانای وردبوونەوەی قوڵیان نیان توانای دەستبردنی بۆ بابەتەکان بە شێوەیەکی سیستەماتیک بۆی دانیشن بە ئیسراحان لە ڕیشێ شتەکان بکۆڵنەوە بەڵگە لەسەر بەڵگە بینا بکەن بۆی بگەن بە ئەنجام تقریبا لە ژینگەیەکی بە شێوەیەکی گشتی زۆر ممکن نییە بۆی شکاتێک کە تۆ بەڵگەیت لە ژینگەیەکی ئەو هەیە ئەتەوێت پامێکی پێ ببەخشی وەکو ئەوە وایە ئەگەر بتەوێ بەڵگەی قورسی بۆ بێنیتەوە وەکو ئەو وایە تۆ بۆ بابەتێکی بیرکاری بۆ قوتابیەکی سەرەتایی بۆ نمونە بتەوێت بەڵگە لە ئاستی مامناوەندی یان زاکۆی بۆ بێنیتەوە ئاخر تۆ دوچار گفتوگۆکە دروست نابێت گەاندنی واتایەکە دروست نابێت تۆ ناچاری ئەو کاتە بەڵگەکان لە ئاستی ئەو بن ئەوانەی کە پێقەولە پامەکەی تۆ گوێ لێ بگرێ و بیستێ بۆ شار زۆر لە زانایان باوەڕیان وایە لە نەوەیانە تەفتازانی دوای تەفتازانیش زۆری تر کە
لەناو قورئانیشا بەڵگەکانی ئاسایی بەڵگەی قناعی تابێت و کۆمەڵێک بەڵگەی بە بەڵگەی قناعی هەزانن ینی بەڵگەی قناعی بۆ مانایە بەڵگەکان لە خودی خۆیان ڕخنە هەڵگر نییە ینی بورهان ئەوەیە کە بەڵگەیکت هەبێ یەکلاکەرەوە بێت ڕخنە هەڵنەگرێت بەڵام بەڵگەی قناعی چۆنە ئەوەی کە تۆ قناعات بە تۆ بکە بیر و بۆچوون بە تۆ بگۆڕێت ئەوەی کە من ئەمێ بۆ تۆی بگەێنم وات لێ بکە دان بە ڕازبوونیا بنیت ئەمێ لە خودی خۆیان بەڵگەکە ڕخنە هەڵگر نییە ینی ڕخنە هەڵەگرێت بەڵام بۆ ئاسی تۆ کاتێ پێشکەش یەکەم قناعات بە تۆ ئەکات ئەوەی کە تۆ پێویستت پێیەتی وەکو ئەوەی کە ئێمە قۆناغەکانی پەروەردەکردنا بەکاری هێنین هەر لە مناڵیەوە یان لە سەرەتاییەوە لەگەڵ قوتابیە ئەوەی کە ئەم ئاستەی تێپەڕانگەیشتە ئاسێکی تر ئەو کاتە شێوازێکی تر لە بەڵگەی بۆ بێنیەوە جا لە ژینگەیەکی ئەوایە زۆر ئاساییە بابەتە کەلامی قوڵەکان وردەکان سیستماتیکەکان دروست نەبن ینی زانستێک وەکو زانستی کەلام بە شێوازە تەکنیکەکەی دروست نەبێت وەکو چۆن بۆ نمونە زانستەکانی تری وەکو زانستی بەلاغە یان زانستی تەفسیر یان زانستەکانی نەحو و سەرف چون خۆیان بە زمانەکە قسەکەن شەر نییە کە لە ڕووی تەکنیکیەوە و وشەکان و دەستەواژەکان بزانن هەتا ممارەسەی بکەن جا بەڵام بە شێوازی سەرەتایی خۆیان ئەم یاسانیان زانیوە ڕێکوتنی نێوان خۆیان بووە جا بەگوێری ئاسی ئەم کۆمەڵگایە ئەو بەڵگانەی کە پێغەمبەر وەکو هێنەری پێیانمەکە یان هاوڵەکانی وەکو مژدە گەێنەرەکان یان مبەشیرانی ئەم پەیامە بۆ خەڵکانی تر بۆ هۆزەکانی تر هەر لە ئاسیاوان قسەیان کردووە ینی لەوە چە تووشی زۆر ڕخنەی قوڵ نەبوو بنەوە تا بتوانن ئەمیش بچێت بەدوای بگەڕێت بڵێن بەڵگەیەکی بەهێزتر یان قوڵتری بۆ بدۆزێتەوە بۆیە پێیان وایە وەکو فاکتەری یەکەم یەکێک لە فاکتەرە بەهێزەکان بۆ دروستبوونی زانستی کەلام بەرکەوتن بوو بێت لەگەڵ کەلتورەکانی تر لەگەڵ ئاینەکانی تر ئەخر حتا ئەگەر بڵێن تۆ سەیری قورئان کە بەشێکی زۆری گفتوگۆیە لەگەڵ یەهود گفتوگۆی لەگەڵ کریستیانەکان بەڵام ئەوانەی هەر ئەو بەڕێزاڵێ ئەوانەی کە لەو نیمچە دوورگە عەرەبیە ژیاوەن ئەوانیش تەقریبان ئاستی سەقافی و تێگەیشتن هەروەکو ئاستی بەدەریەکانی ئەویان لێ هاتووە ئەو معریفە قوڵەیان نەبووە بۆیشە گفتوگەکان زیاتر هەر ئاستی سادەیان ماونەتەوە بەڵام کاتێک کە هاتوونەتە ناوچەی عێراقی ئەو ئێستا و وادی ڕافدینی ئەو کاتە و هاتوونەتە شامەوە لەژێر شارستانێتی یان کاریگەری شارستانێتی ڕۆم و فارسا بوون ئەنە هەمووی فەلسەفی خۆیان هەبووە قوتابخانەی گەوریان هەبووە کتێبخانەی گەوریان هەبووە ینی لە نیمچە دوورگە عەرەبیە ئێمە هیچ باسێک نابیستین یان بەڵگەیەکمان نییە حتا وەکو قیلە وەکو ئەگەرێکیش کە کتێبخانێکی دیاریکراو هەبوو بێت بەڵام کتێبخانەکانی ئەسکەندەری و کتێبخانەکانی کیسرا بەناوبانگن وانە کە خەڵکان سەردانی بۆ منە وڵاتی فارسیان کردیانە وڵاتانیان کردو تاوەکو بخوێنن تر بۆ پزیشکی بێیان بۆ شتی تر بکەن ینی ئەویان ئەو ناوچیان بەجێشەوە خوێن ڕاستە جا کاتێک کەی بڵێ پێداویستی دروست بوو بۆ ئەوەی مسلمانان شتێک لایەن دروست ببێت وەکو زانستی کەلام کە بتوانن ئاستی گفتوگۆیان ئاستی ئارگومنتیان بگەن ئاستی ئەرگومنتی ئەو شارستانیانەی تر کە تازە پێگەشتن سنووریان گەشتە سنووری ئەوانەوە ئەو کاتی لەگەڵیانە تێکەڵ بوون بە مانای تەواوی وشە ئەگینان تۆ تێکەڵبوونی بازرگانی هەبوو پێشتر ڕحلەت وەسەیفی مەکە هەبوو یعنی ئەو نەو بۆ بڵێنە نیمچە دوورگە عەرەبی وەکو کۆریای باکوور بۆکەی تر هیچ نەبووە ناشتیوان نەبووە هاتوچیان هەبووە بەڵام هاتوو لە ئاسی معریفیان نەبووە ینی ئەو ئەخذ و عەتایە نەبووە زیاتر خەریکی بازرگانی و جوتیارەکەی خۆیان بوون کەواتە لێرەیە ئەمە بەڵگەی بەتابەتی کاتەکەشی ینی مێژووەکەشی کە گەڕێتەوە بۆ پاش سەدەی یەکەم سەرەتای سەدەی دووەم ینی کەیتە وردە کەسانێک پێبوون بە متەکەلم یان بەوانەی کە لە بابەتە کەلامێکیان قسەکەن
ناسران لە پاشە خۆناغ بوو کە سنووری مسلمانان گەشتە ناوچەکانی عێراق تێکەڵ بوون لەگەڵ فارسەکان لە مڵاو لەگەڵ شام و لەگەڵ ئیمپراتۆریەتی ڕۆمیە تێکەڵایەتی وەکو بڵێن ژیان پێکەوە لەسەر یەک خاک لە یەک شوێنە دروستبوونی گفتوگۆی ڕاستەوخۆ هاتە ئاراوە. کەواتە ئەمە کۆمەڵێک بەڵگەی بەهێزی هەیە کە بەشێکی گرنگ کۆڵەکە سەرەکیەکانی بابەتی کەلام لە ئەنجامی ئەم بەریەکەوتنە دروست بووە. ئەجا خۆت دەزانی ئەم ژینگانە بریتی بوون لە کۆمەلگای ئالۆز، یعنی ئەوە نەبوو کە بڵێ ئیمپراتۆریەتی ڕۆمی بۆ وتر هەمووی کریستیان بوون یان فارسی بۆ هەمووی بڵێن مەجوسی یان زەرادەشتیان ئەمانە بوون. نا سابیعی تیا ژیاوە، مەسەلا ئاینەکانی نیمچە قاڕی هیندی هەبوون وەکو بەراهێمەکان و سومەنیەکان تێترەوە ئەمە مەزاهیبی جیاواز لە بودیەکان بن. حتا کەسانی ئەتیست هەبوون، فەیلە کۆمەڵ خەڵکانی تیا بوو فەیلسوف بوون، جگەل لە کریستیانەکانی ناوچەی شام یان یەهودیەکانی ئەو ناوچانە کە زیاتر کەسانێکی وەکو بڵێن فەلسەفەزان بوون، لۆجیکزان بوون. ئێمە کەسێکی وەکو یحیە دیمەشقیمان هەیە کە لە سەردەمی ماویە باوکی بڵێن وەزیر بووە، وڵی وەزارەتی دارایی بەڕێوە بردووە. ئەویش هەر لە دوای باوکی ماوەیە گەرم پۆستانی بەدەسەوە بۆ دوای وازیێنێت و ئیتر کۆمەڵە کتێبی نووسیەوە بۆ مناقەشەکردن لەگەڵ مسلمانان. یعنی حتا یەک لەو ئەرگومنتانەی کە باسیەکەن لەوە لەمەوە ینی سەرەتاکانی دروستبوونی وەکو بڵێن گرنگترین ئەرگومنتەکانی معتەزیلە ڕیشە پەیدا بکات کە باز لە کەلیمە ئاکات. ئەمەنێ لە مەسیحیەتە وشەی کەلیمە وەکو خۆشدا ئاماژەت پێە وەکو زۆ بڵێ سەنتەرێکە کە کۆمەڵێک شتی گەورەی لەسەری بیناکرێت. عیسا عەلەیهی سەلام بە وشەی خۆیان کەلیمەی خوا ژمارەکرێت. لە قورئانیشە ئاەتێک هاتووە ئینەمە المەسیح عیسی ابن مەریەم رسول الله وكلمته ألقاها إلى مريم وروح منه، يعني أماژ وایە کە کەلیمەیە. جا ئەم یحیە دیمەشقی ئەڵێ بە ناملکێکی نووسیان کتێبێکی نووسیوە بە شوێنکەوتانی ئاینی مەسیحی، ئەڵێ ئەگەر لەگەڵ مسلمانێکا گفتوگۆت کرد پێ بڵێ ئایا کەلیمە یان وشە مەخلوق یان مەخلوق نییە، دروستکراوە یان دروستکراو نییە. باشە ئەگەر وتی دروستکراوە مەخلوقە ئەوە دژێتەوە لەگەڵ بیر و بۆچوونەکەی خۆی، چونکە پێی وایە کەلامی خوای مەخلوق نییە. ئەگەر وتیشی دروستکراوە مەخلوقە ئەگەر وتی دروستکراو نییە دەڵێ یەکەم جار وتم ئەگەر وتی دروستکراوانە من لە منیش بوو بەدی لێمە بەڕاستی باڵێنەوە یەکەم جار ئەگەر وتی دروستکراوە دژێتەوە لەگەڵ بیر و بۆچوونەکەی خۆی. وتە ئەگەر وتی دروستکراو نییە دژێتەوە لەگەڵ عەقیدەکەی خۆیە. وتی دروستکراوە ڕاستەکەی سرم لێ تێکسوونیش داچین دەست پێ بکەینەوە قەیناگە ئەگەر وتی دروستکراوە چییە بێ؟ ئەگەر وتی دروستکراوە ئەوە دژێتەوە لەگەڵ بیر و بۆچوونەکەی خۆی. بەو کاتە بێ بڵە قورئانیش مەخلوقە بڵێن تا ئەو کاتە ئەو ئارگومنتە دروست نەبوو بوو لەناو بیر و باوەڕە ئیسلامیەکان. ئەگەر وتی دروستکراو نییە ئەو کاتە بەڵگەیە بۆ ڕاستی ئاینەکەی ئێوە. لە قورئانە مەسیح بە کەلیمە وەسفەکات، کەواتە مەسیح مەخلوق نییە. ئەگەر مەخلوقیش نەبوو کەواتە چییە؟ خوایە. ئەنی ئەم جۆرە ئارگومنت سازی دروست بووە بۆ دۆکومنتێک لە کتێبەکانی کەسێکی وەکو یحیە دیمەشقی هەمانە. بەڵام ئەحمەد مەحموود سوبحی ئەڵێ چی؟ ئەڵێ ئەمە ڕاستە کۆمەڵێکی زۆر بەشێکی زۆر لە کەلامی ئیسلامیمان بۆ ڕاڤە ئەکات چۆنێتی دروستبوونی سەر هەڵدانی، بەڵام کۆمەڵێک بابەت هەن بەم بۆچوونە ڕاڤە ناکرێن. لە کەلامی ئیسلامی هەندێک بابەتمانەیە وەکو بابەتی ڕابەر ئیمامەت، ئایا لە پاش پێغەمبەر صلی الله علیه وسلم کێ شایستەی ئەو بوو ببێ بە جێگیری پێغەمبەر؟
ئەمان پەیوەندی بە بەرکەوتن لەگەڵ شارستانیەتەکان و ئاینەتەکانی تر نییە یان بابەتە ئەمە زیاتر بابەتێکی سیاسیە بریتە لە بەڕێوەبردنی کاروباری مسلمانان خۆیان ئەم فاکتەرە سیاسیە بۆ دروستبوونی بابەتێکی گرنگ کۆڵەکەیەکی گرنگ چاپتەرێکی گرنگ لە کتێبە کەلامیەکانە لە نێوان مەسەبە جیاوازەکان یعنی وەکو ئەو سراع سیاسیانەی کە دروست بوون لە ناوەوە بوونە هۆکاری دروستبوونی مەذهبی گەورە حتا ئەگەر نەبوو بنەوە سەرەتای دروستکردنیشی نەبوو بوون بە خاڵی جیاکەرەوە وەکو ئەوترێت ئەو شمشێری کە ئیمامی عەلی جەسەی ئیمامی عەلی بڕی بۆ هەتایە ئومەتی ئیسلامی دابەش کردە دوو بەشەوە ڕەنگەیەتەوە لە نێو قوتابخانەکانی کەلامە وابزەم دواتر ینی هەر ماوە کەسیشان دەسەڵاتدارە بن لە سیاسەتایتر کە ئەم دەسەڵاتەکرێت قوتابخانەکەی تر هەوڵەیە لاوازکاکەوت کە لە ئەنگلی دەسەڵات دەمە بێ ئەوەی ترە و لاوازەکە زۆر ڕاستە خۆی هەر هۆکارە فاکتەرە ناوخۆیەکان بۆن بابەتی تاوانی گەورە الکەبیرە ئایا کەسێک کە تاوانێکی گەورەکە گوناحێکی گەورە ئاکات ئایا لە دین دەرەچێت دین دەرناچێت گروپێکی گەورەی وەکو خەوارێج بڵێن فەلسەفە سیاسیەکەی خۆیان لەسەر ئەساسی ئەم بابەتە دینیە بیناکرد یان بڵێن ئەم بابەتی دینیان کرد بە بیانووی بۆ ئەو فەلسەفە سیاسی کە لەسەری ڕۆشتن و بەهۆیەوە لە دەسەڵاتەکان دەرچوون چکەمە کۆمەڵێک هینمانەیە دەقمان هەیە باز لەوەکەن کە ئەگەر فەرمانڕەوا کەسێکی دیندار بوو ئیلتیزامی هەبوو بە دینەوە نابێت لە فەرمانی دەرچیت هەتانێک ڕوایەتەکان زیاتر لە ئاستەژەچن کە هەرچیەکت لێ بکەن واز لەوە بێنی کە ئاەتە چەند ڕاستایان ڕاست نییە بەڵام لەم کەشەیە ئاسان نییە لەژێر دەسەڵاتی کەسێک کە بانگەشەی شنکەوتنی پێیانبەر ئەکات و بازڵمیش بکات لە من دەسی دەرچی بۆیە خەوارێج ئەم بابەتیان هێنای ئارایەوە کەسێک کە تاوانی گەورە ئەکات ئەسڵان ئیماندارە هەتا ئەمە نەتوانین لە بەندەسی دەرچین جا بۆیە هەر بابەتی کوشتنی مسلمانێکی تر یان غەدرکردنی لە مسلمانێکی تر ئەمایان کرد بە پاسە بۆ نمونە بە کافر ناساندنی ئیمامی عەلی پێش معاویەش لە فەرمانی دەرچوون یان بابەتی پێناسەی باوەڕ کە دیسان پەیوەندی بەم بابەتەوە کردەوەکانی مرۆڤ ئەچنە ناو پێناسەی باوەڕەوە یان باوەڕ تەنها بریتە لەو یەقینەی لە ناختا بۆ دروستە بێت بابەتی جەبر و اختیار کە ئەمیشان دیسان ئەیبەستنەوە بە بابەتە سیاسیەکەوە ئەمەویەکان لە ڕووی چۆن بڵێن هەم عەشایریەوە هەمیش لە ڕووی ئاینیەوە زۆر شەرعیەتێکی وان نەبوو ئاخر کەسانی زۆر بەهێزتر هەبوون لەوان کە بەڵام مەفهوم عەشایریەکەی زیاتر لە پێغەمبەرەوە نزیک بن ڕابردوویەکی بەهێزتریان هەبێت لە مێژووی ئیسلامیە لە بینایی دەوڵەتی ئیسلامیە ئەمان هاتن کە خۆیان سەپان پشتیان بە کۆمەڵێک دەق بەست کە بانگەشەی ئەوە ئەکان هەر شتێک بەسەر تۆیایەت ئەوە قەدەری خوای گەورەیە کاتێکی شتۆ بەرامبەر قەدەری خوا وەسیتەوە چییە بێت دژایەتی خوات کردووە کە نەما تۆ ئەگە سوڵتانێک بۆ بە حاکمی تۆ دژی وەسیتەوە دژی قەدەری خوا وەستاویتەوە ئەمەش دیسان ینی خاڵێک بوو کە بڵێم بۆ هاوکار بۆ فەلسەفەی سیاسی خەوارێج لە ملاشەوە معتەزیلە دیسان کە دژ بام بابەتە بن ئەڵێ لە کتێبی هینا هاتووە الأمر بالمعروف والنهي عن المنكر فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپەی مایکل کۆک باز لەوە کە ئەڵێ ئەو گێڕانەوانەی کە ئەدرێتە پاڵ پێغەمبەر و فەرمانیان تایە بە گوێڕایەڵیکردنی فەرمانڕەوا تەنانەتدا ئەگەر زاڵمیش بێت ئەگەر غەدریشت لێ بکات و ئەگەر ئازێتیشت بات ببینی ڕشتەکانیان سەنەدەکانیان هەمووی شامیە منطقەی شام کە لە بن فەرمانڕەوایی کیا بوو ئەمەوی و ماوی و ئەمەویەکان بوو
ئەو ڕیوایەتانەی کە باز لە ڕوبەڕووبوونەوەی زاڵم و وەستانەوە بەرامبەر بە زاڵمەکەن هەموو ڕیشەکانیان لەکوێیە؟ لە منطقەی عێراقە، سەنەدەکانیان لە عێراقە. چۆن بابەتە دینیەکان لەگەڵ بابەتە سیاسیەکان تێکەڵ ئەبن، سیراع سیاسیەکان کاریگەری ئەبێت لەسەر دەقە دینیەکان، دەرخستنی یەکێکیان و شانەوەی ئەوی تر، زاڵکردنی یەکێک بەسەرتری ئەوی تر، یان دروستکردنی ئەم دەقانە ئەسڵەن هەڵبستنیان و بەکارهێنانیان وەکو چەکێکی دینی بەرامبەر ئەوی تر بۆ سندنەوەی شەرعیەت لێی و بەهێزکردنی شەرعیەتی خۆت. ڕاستەکەی من زیاتر فکرێکی ئەکستەرناڵیسمە بوو، بەڵام لە ئارگومنتەکانی تۆ سا قەناعەتم بۆ هات هەردووکی ینی چۆنەڵەیە کاکە سنتراڵستم ئێستا بەشێکم لە نێوان هەردووکیانە. خۆ دەزانیت بابەتە کۆمەڵایەتیەکان ئەمانە بابەتی کۆمەڵایەتین بێگومان، بەڵام لەدانەوەکەی تۆش دکتۆر گیان لەدانەوەکەی تۆ ژەوە ڕوونەکاتەوە سەبوون ئەو پێنج بنەمایی کە معتەزیلە بەسەریشی هەیەە ئەگە سەرێکی لە هەنێ لایەنەوە تا ڕادێک لێ دوورە کەونەوە بۆن من لایەک باز لە بابەتێکی بەڕێوەبردنەوە کاوەکو دادپەروەری و یەکگرتوویەوە تا دوایی لەلایەک باسی تەوحید دەکات بابەتێکی ئاینی، یعنی هەر پێنج چۆنەڵی هەر پێنج خاڵەکەشیان چۆنەڵێنی لێنی جیاوازەوە هاتوون، لە بابەتی جیاواز هاتوون، هەم سیاسەتی تیا هەم سۆسیۆلۆژیای تیا هەم ئاینی تیا، کەواتە فرە ڕەهەندە چۆنەڵی سەر هەڵدانی کەلام. ڕاستە زۆر باشە. من حەزەکەم بێمە سەر یەک بابەتی ترێوی ژەوەیە کە هەندێک لە زاناکان یان هەندێک لە متەکەلیمەکان شافعی و غەزالیش بە ئەمان شێوە و تەنانەت لە سەردەمی ئێستا شائبینین لەوانەیە هەر کاریگەری غەزالی بێ. بۆن منە لەم ماوەیە گفتوگویەکم بینی لە نێوان دوو موسڵمانی ئەپۆلۆجیستە، یەکیشیان توێژەر وەکو یاسر قادی لەگەڵ محەممەد حیجابە، لێژ فکریان باس کرد کە هەنێ بابەت هەیە لە ئاینە هەرچەنەوەم باسەکەیان لەسەر کەلام نەبوو، بەڵام ینی زۆر هاوشێوەی ئەمەیە کە ئێسان وێ بپرسن کە لایەن وایە کە ئەبێت دەستەیەکی کەم یان ژمارەیەکی کەم لە زانای ئاینی ڕابهێنرێن لەسەر کەلام و ژمارەیەکی کەم لە متەکەلیممانە بێ و بەتوانامن و لە کۆمەڵ و لە خەڵکی دوورخێنەوە. هەرچەند منەوە بە بیرۆڕایەکی غەڵەتە بینم، بەڵام ئەمە تا چەند دروستم فکرێکە بێ دەستەیەکی کەم هەبن شارەزاییان لەسەر کەلام ڕابهێنرێن و قەدەغە بکرێتەوە لە خەڵکی ترکە لەوەی بم بە متەکەلیم یان لەوەی تێبگەن چ ئارگومنتێکیان نییە. ئەمە بەلای ڕەهەندێکی سیاسیشیە تا ڕادێک، چۆنگەر تۆ ژمارەیەکی کەم ئێستا بوون منە چۆن وەختی خۆی شاعیرێکی دەوڵەت هەبوو شعریە نووسی بەس یعنی چۆنەڵی ئەو ئەدەبیاتی قۆڕ کردبوو بۆ ئەو بۆ برێ ئەڵەن فلان قەشەیە بۆ یادی فلان بۆ منە سێن سیسیلیا بێ و شعرە بنووسیە تا دوایی ئەم فکری شافعی غەزالیش کاڵێ بێت دەستەیەک ڕابهێنرێ لە سەمتەکەلیم وای بین چۆنڵی دەستەیەکە بێ وەکو وەزارەتێکی تایبەت دیاندارێکی تایبەت لە حکوومەتێکە ئیشیان بەس ئەوە بێ و لە خەڵکی گشتی داوەڕێن. ئەم فکرێت تا چۆن ڕاستە لە کەلامە و خۆشە چۆنی بینی؟ ئەلو کۆ بڵێ کەسانێکی دیارکراوە خۆمان کۆنتڕۆڵیان کەین قۆڕخی کەن چۆنەڵی ئەم کەسانە بێ بم بەم تەکەلیم، یعنی خەڵکی ئاساییش نابێت بۆ من هەنێ پرسیارەیە یان هەنێ بابەت هەیە نابێت بهێنرێتە ناو کۆمەڵ. سەر لە گفتوگۆکەی یاسر قادی و محەممەد حیجابە باسییان لە نووسینەوەی قورئانە کرد، پاراستنی قورئان. بۆ نمونە یاسر قادی زۆر فکرێکی ئۆرتۆدۆکسیانەی نییە لەوەی کە لە پاراستنی قورئان ئەڵێ بۆ نمونە ئەو ڕیوایەتی کە هەیە ئەو ڕیوایەتە ستانداردی کە هەمانە هەنێ کێشەی تایە کە چۆن قورئان پارێزراوە تا دوایی، بەڵام دیسە لەگەڵ ئەو قسەی کە کردی وتی بەڕای من باش نییە باسی بکەین لە ناو خەڵکە، باش نییە گفتوگۆی ئەوە بکەین. ئەڵێ من هیچ گومانێکم نییە لە ڕووی ئیمانەوە کە یعنی ئیمانم بۆ هەیە بوون قورئان پارێزراوە، بەڵام ڕیوایەتەکە هەنێ کێشەی تایە، بەڵام باش نییە ئەم بابەتە لەگەڵ خەڵکا باسکەین لەگەڵ کۆمەڵا باسکەین لەگەڵ چەند سکۆلارێکە لە چەند توێژەرێکی دیاریکار متەکەلیمێکا بمێنێتەوە باشترە وەک لەوەی بچێتە ناو کۆمەڵەوە. اینجا من ئەوە تێگەشتم لە خوێنەوەی ئەو هەمبووکەکەی سابین شمیت کتێش کە ئەوەی کە غەزالی شافعی ڕایان وایە کە ئەبێ بۆ شێوازە بێت کەلام کۆمەڵێک متەکەلیمین هەبن دیاریکراو دەستەیەک تەواو نەک تەداخل کاتە ناو کۆمەڵ و کۆمەڵگا. دەست خۆش بێ خۆی هەڵبەت شافعی
یەکێک لەوانەیە کە بەگوێرەی بەڵگە مێژوویەکان یان دوکومنتە مێژوویەکان کە باسیەکەن نەک باسی لەوە کردووە کە تایبەت بە کەسانێکی دیاریکراوە ئەسڵن دژی کەلام بوو ینی وتوێتی ئەبێ لیان بدرێ بێ سزا بدرێنە بێ دوور بخرێنەوە و هەنی قسەی درێتە پاڵ کاڵێ بە مرۆڤ هەموو گوناهێک بکات شرکی لێ دەرچێت باشتر لەوەی کە لە بابەتە کەلامەکان قسە بکەن وەکو حەفسی فەردمان هەیە لە سەردەمی ئەوە لەم بابەتانەیە قسەی کردووە شافعی زۆر دژی بووە و زۆر قسەی توندی بەرامبەر کردووە لەوە ینی زۆر جار کە گفتو گۆشتی لەگەڵا کردووە بڵێ چونکە شافعی لە ئەهلی ئەم بابەتە عەقلیانە نەبووە زیاتر کەسێکی فەقیه بووە کاتێک کە قسەی پێنەماوە بەم شێوە تووڕە بوو هەنێ قسەی لە بەرامبەر کردووە بەتۆنی بەڵام شافعی شوحەتانی قسە ئەدرێتە پاڵ ئەبوو حەنیفە کە زۆر یەک ناگرێتەوە لەگەڵ کتێبی فقه ئەکبەرەکەی ئەبوو حەنیفە و قسانی کە لەوێ ئەیکا مەبەستمای ئەدرێتە پاڵ ئەویش ئیتر ئەحمەد بن حەمبەل ئەوە هیچ ینی زۆر ڕوونە ئیمامی مالیکیش دیسان ئەویش ینی وتوێتی ئەبێ بەدار لیان بن و ئەوانی کە لەم بابەتانە قسەکەن فقەهاکان بەگشتی دژی بوون ئەوانەی کە ئەهلی حەدیث و ڕیوایەت بوون و ئەو سیفەتە زاڵیان هەبوو یان تەنها لەو بابەتە ئیمکانیەتیان هەبوو بەگشتی ئەوانش دیسان دژی زانستی کەلام بوون بەڵام غەزالی نا باسەکەی دژایەتیکردنی کەلام نییە غەزالی باز لەوە ئەکات کە تۆ ئەگە سەیری مستەصفاکەی غەزالی بکەیت کە باس لە پلەبەندی زانستە ئیسلامیەکان ئەکات مستەصفا کتێبی کە لە ئوسولی فقه پێشکی بۆ نووسیوە و دواتریش سەرەتایەکی منطقی بۆ داناوە ئەمە یەکێکە لە داخینە جوانەکانی کە غەزالی کردوێتی پێش ئەویژە من حەزم کردوویەتی یعنی ئەڵێ حتا ئەو قسە بەناوبانگەی هەیە ئەڵێ ئێمە هەمومان غەزالیمان بۆ ناسیوە کە دژی فەلسەفە و فەیلسوفانە تەنانەت دژی کەلامیش بەڵام ئەو قسەیەکە ئەڵێ کە ئەو کەسێک کە لۆژیک نەزانێ منطق نەزانێ متوانە بە زانستەکەی مەکە باشە ئەنی قسەیەکی گەورەیە تۆ لە ناو وەسەتێکی مەزەبێکی زاڵە ئەم قسەیە بچەسپێنی کاریگەریەکانی ئەم قسەیەشی دواتر دەرکەوت مەبەستم قسەی غەزالی ئەڵێ زانستی کەلام وەکو بناغەیە بۆ هەموو زانستەکانی تر یعنی لە زانستی کەلامە تۆ فەلسەفەی یعنی ئیسلامدا ئاڕێژی لەسەر ئەساسی ئەم فەلسەفەی کە تۆ دایڕێژی بناغەی کە تۆ دایڕێژی لقەکانی تری لێ ئەبێتەوە وەکو زانستەکانی تەفسیر زانستی حەدیث و زانستی ئوسولی فقه باشە ئەڵێ لە گرنگترین زانستە بەنسبەت زانستی ئاینیەکان لێرە باز لە گرنگی زانستەکەکە بەڵام گرنگبوونەکەی معنەی وانییە کە تۆ هەموو باوەڕدارێک ئەبێ پێوە خەریک بێ قسەکەی غەزالی زادەی هەلومەرجی سەردەمەکەی خۆیەتی کاتێک ناونیشانی ئەو کتێبێکی هەیەی ئیلجام العوام عن علم الكلام وەکو بڵێن خەڵکە عوامەکە خەڵکە گشتێکە ڕەشە خەڵک دوورکەینەوە لە زانستی کەلام ناڵێ هەموو موسڵمانێک دوورکەوێتەوە لە زانستی کەلام قسەکەی ئەوەیە کە وەکو بڵێن ئەمەی کە ئەم بەڕێزانە باسییان کردووە زۆر ئەکڕێتەوە بە قسەکەی غەزالی کە زانستی کەلام ببێت زانستێکی پسپۆڕی بیر و باوەڕ بابەتەکانی بیر و باوەڕ کە وەکو موسڵمانێک پێویستە باوەڕم پێی هەبێت ئەوە هەموو موسڵمانێک ئەبێ بیزانێت بەڵام شەرت نییە بە تەکنیک و بە فۆرمەکەی زانستی کەلام چونکە ئەمەیان تکنیکی تایبەت بەخۆی هەیە فۆرمی تایبەت بەخۆی هەیە کۆمەڵێک پێشکی هەیە ئەوێ فێری بیت هەتا ببیت بەم متەکەلیم بۆی خەریک بی بەم زانستەوە ڕوونە بەزەم شافعی لە چ سەردەمێکە ئەم قسەیەکە ئەگە بڕۆینەوە بۆ سەردەمی عەفو غەزالی لە چ سەردەمێکە قسەیەکە لە سەردەمێکە قسەیەکە کە ئەمە عادەتەن نەخوێنەوار لە خوێنەوار زیاترن خەڵکێکی کەممان هەیە خەریکی نووسین بێت و کتێبی لەبەردەسا بێت قەرتاسی لەبەردەسا بێت خەڵکانێکی کەمن و بابەتە معریفیەکان کەم بوونەتە باسی ڕۆژانە خەڵک لە عادەتەن لە ژیانی ڕۆژانە خەریکی شوکاری خۆیەتی خەریکی کاسبی خۆیەتی
نسبەتێکی زۆر لە خەڵکمانێ هەر لەو دەشت و دەرە ئەژی لەو کێوە ئەژی کۆمەڵێک لە متەکەلیمەکان بانگەشێ ئەویانەکرد ئەوانەی کە لە بیر و باوەڕەکان بە شێوازی ئێمەتیان ناگەن و بە بەڵگەکانی ئێمەتیان ناگەن ئەوانە هەر بە باوەڕدار حساب نین باشە هەنێکیان بانگەشێ ئەویانەکرد ئەوەی کە توانایی نەگاتەوە ئاستی توانایی تێگەیشتن لە بەڵگە عەقڵیەکانی هەبێت بۆ سەلماندنی بیر و باوەڕ ئاینیەکان ئەو ئینسانە تەقریبەن وەکو مرۆڤێکی نامکەلەف حسابەکرا جا ئەمەش لە ڕوویەکەوە خراب نییە بەڵام تەنانەت باگەشەی ئەویانە کرد کە لە ڕۆژی قیامەت ئەم جۆرە ئینسانانە حسابی ئاژەڵیان بۆ ئەکرێت یعنی ئەگە زینوش بکرێنەوە بێنەوە بە خۆڵیان ئەسڵ هەر زینو ناکرێنەوە تێگەی هەنێکیان تونڕەویان کردبوو لەم باسیاتە ئەم ئاستە غەزالی باز لەمە ئاکات ئەڵێ تۆ ناکرێ ئەم خەڵکە ئاوامە کە خەریکی ئیش و کاری خۆیەتی خەریکی کەسابەتی و خۆیەتی داوای لێ بکەی بێم کەسابەت و ئیش و کاری خۆی بەجێ بێڵێ بێ خەریکی زانستەکەی تۆ بێت و بیکەی بە فەرزی عین کەوت من فەرزی عین ئەنی تۆ چۆن بە هەر باوەڕدارێک چۆن لە سەریەتی نوێش فێر بێت و نوێژ بکات پێویستە ئەوها زانستی کەلامیش فێر بێت و بیکات تۆ پێ دوایە بۆ ئەو سەردەمە ئەو زروفە بۆ ئەو خەڵکە سادەی شتێکی کردەی بێت من پێمان شتێکی کردەی بێت دروسە بەڵام ئەی لە سەردەمی ئێستا ئەو جا خۆی غەزالی خودی غەزالی هەر لە کتێبەکانی ئاماژە بۆم خاڵە ئەیات ئەی زۆر سەر ئەمەیە باز لە سەردەمی خۆیەکە باز لەو زروفەکە کەم جۆرە خەڵکی تیاژیت و پۆلێنکاریکیشی تایە خەڵکێکا بە چوار بەشەوە جا ئەڵێ ئەم جۆرە ئینسانە تۆ ناکری ئەم کارە قورسی پێ لەسەر فەرزکەیت کەواتە ئەڵێ زانستی کەلام پێویستە زانستێکی پسپۆڕی بێت تەنانەت ئەوانەشی کە ئەگەنە ئاستی زانستی لە زانستەکانی حەدیث زانستی تەفسیر زانستی ئوسوڵی فقه تێئەگەن مەرج نییە ئێمە بڵێن ئیلا بێ بچی زانستی کەلام فێر بیت بەڵام ئەمە ئەڵێت ئەوەی کە بیەوێ ببێ بە مجتەهیدی مطلق مجتەهیدی ڕەها نەک مجتەهید لە بابەتێکی دیاری کراوەنە ببێ بە مجتەهیدی ڕەها یەکێک لە مەرجەکانی ئەوەی کە متەکەلیمیش بێت لەو ئاستەیە بێت وەکو فەرزی کیفایی لێک فەرزی کیفایە چۆنە یعنی کۆمەڵە کەسانێک پێی هەڵسن بای ئەوەنەی کە کۆمەڵگا پێویستی پێیەتی بای ئەوەنەی کە کۆمەڵگا پێویستی پێیەتی ینی نمونەیەک گێنێتەوە بە خواردن و دەرمان ئەڵێ بەڵگە شەرعیەکان و سەرچاوە شەرعیەکان وەکو پەرستشەکان وەکو خۆراکن تۆ هەموو ڕۆژێک چەند جار پێویستت پێی بیان خۆی بۆی بژیت بەڵام زانستە کەلامیەکان و بابەتە کەلامیەکان وەکو دەرمانن کاتێک کە نەخۆش ئەکەویت پێویستە بیان خۆی کەسێک کە تەندروستە لەشی ساخە پێویست ناکات بچی دەرمانی بێدێ قسەکەی ئەلێرەیە کەسێک کە پرسیارە کەلامیەکانی بۆ دروست نەبووە بابەتە بیر و باوەڕەکان لای نەبوون بە پرسیاری جدی بۆی دروست بوون نەبووە لەسەری پێویست ناکاتەوە بچی پرسیاری بۆ دروستکەی دیسان زۆخت لەسەر و خاڵڕاکەمەوە لەو سەردەمەیە کە لەوانەیە ئەم پرسیارانەی کە بۆی دروست بکەی تەنها وەکو بڵێ مێشی جەنجاڵ کات و هەرگیزیش لەو وەڵامانەی کە تۆ پێتە لی تێنەکات چونکە قۆناک پێویستە بیبڕێت ئێستا تێگەشتم ڕاستی چونکە وەزانم غەزالی ئەم قسەیەکات چونکە من ئەم ماوەی هەر ئەو کتێبی جامل ئاوامەکەم خوێنەوە وتم ئەمەژەم بەو خاڵەیە کە ناو نیشانەکە زۆر گونجاو نییە لەگەڵ ناوەڕۆکەکە یعنی غەزالی وا ناسێنراوە کە ئەنەما دژی کەلام بووە نا باس لەسەر دمی غەزالیا بڵێن و پێش غەزالی حاڵەتی بابەتە کەلامیەکان هاکە وتمان ڕەهەندی سیاسیان هەیە ڕەهەندی کۆمەڵایەتیان هەیە ڕەهەندی ئابووریان هەیە گەشت بۆ ئاستێک لەبەر ئەم بەر کۆمەڵێک لەم بەرژەوەندیانە کۆمەڵێک حاڵەتی دەمارگیری کە دروست بوو متەکەلیمەکان لە ناو گروپە جیاوازەکانە بەردەوام یەکتریان تەکفیرە کرد ینی ئەوەنە دەمارگیر بووبوون لە بابەتە تەنانەت زۆر ورد و لاوەکیەکانە ئەگەر یەک تۆزلادانە هەبووە لە بابەتانە زۆر بەلایەنەوە ئاسایی بوو تەکفیریکەن یعنی یەکێک لەوانەی کە
دووچاری ئەم حاڵەتەوە بوویەوە لایەن هاومەزەبیەکانی خۆیەوە کە غەزالیە بۆیە فەیسەڵ تەفریقەی نووسی جا لەبەر ئەم گرژیانە و ئەم فاکتەرانە کۆکۆ بووبوونەوە ئەم سەردەمە تایبەتە غەزالی وتی پێویست ناکە ئەمە هەموو خەڵکی پێوە مەشغوڵکەین بیکەین بە شەڕی ڕۆژانەی خەڵکانێکی زۆر بکرێن بە قوربانی عەزیەت بدرێن و وزەیان تیا بەخەسەر بدرێن لەسەر بابەتانەیە کە هەر لێشی تێناگەن یعنی چەنەها بۆ نمونەیەکە بۆ بێنەوە خەڵکانێکی زۆر کوژران لەسەر ئەوەی کە ئایا لە ڕۆژی قیامەت تۆ تەسەووری ئەم تێگەشتنە بکە لە ڕۆژی قیامەتە پێغەمبەر لە مەحشەرە لەسەر عەرش لە پاڵ خوای گەورە دانیشیان دانانیشێ ئەنی خەڵکانێکی زۆر عەزیێترن خەڵکانێکی زۆر کوژران ڕۆژ مەسەلە دوکان داخرا بازار داخرا لەسەر بابەتی کە لەناو مزگەوت ئابوو بە هەیە غەزالی ڕەچاو ئەم شتانەکە بەڵام ئەڵێ ئەگەر کەسێک بەکەوتە زروفێکە و کە ئەم پرسیارانەی بۆ دروست بوون ئەو کاتە ئێمە پێی ناڵێن زانستی کەلام خراپە و تۆ نابێ بچی بە دوای ئەم پرسیارانەیە و ڕێگیری لێ بکەین نا ئەو کاتە ئەبێ بە پێویستی بۆی کە ئێمە بە ڕێگاکانی کەلام بۆی ڕوونکەینەوە ئێستا باشتر تێگەم ڕاستەکەی من نمونەیەک ئێستا بە خەیاڵمە دکتۆر جان بۆ نمونە کاتێک کە تۆ نەخۆشێک گێتە لاو ئەگە پزیشک بیت چارەسەرێکی بۆ تۆ ئیش کارە ئەوەیە چارەسەریگەی نەک بی هەموو نیورۆ ئەنەتۆمی و گرەیس ئەنەتۆمی وانەی هەموو پێلەبەرکەی بۆ شەرحکەم مەدەسنیەم و بۆ شەرحکەم سرجریم و بۆ شەرحکەم پێویست ناکە قەدەر پێویستەکەی بووە ئاستی خۆی اینجا ببوورە هەر لە قسەکانی غەزالی کە خۆی ئەیکا لەوێ ئاماژەکانی کە لەوێ ئەیکا لەم سەردەمە ئێمە شتەکە پێچەوانە بۆتەوە کاکە یعنی ئەمە زۆربەی زۆری خەڵکی ئێستا لانی کەم خوێنەواری ئەبجەدیە باشە سەرەتایەکانی خوێندنەوە ئەزانێت نسبەیەکی باشیش خوێنەواری سەقافی هەیە هەرچەنە هەمووی ئەوانەی کە خوێنەواری ئەلفوبایان هەیە خوێنەواری سەقافی نین ڕێژەیەکی باشمان هەیە لەوانەیە ئێستا بۆ نمونە ئەو گفتوگۆیانەی لە شەو ڕۆژێکە لە ئێستاە تەنها لە فەیسبووکە دروستە بن و تەنها لە کوردستانە دروستە بن لەوانەیە مبالغە نەکەم ئەگەر بایی بڵێم بایی ساڵێک 2 ساڵ 3 ساڵی سەردەمی غەزالی بوو بێ لە مناقەشانی کە دروست بوو ئەکاتە سەردەمەکە جیاوازەوە من ڕۆژە لەگەڵ هەندێک برادەرە باسمەکە وتم ڕاستە غەزالی وا ئەڵێت بەڵام غەزالی بۆ سەردەمی خۆی وتوێتی هەر ئاماژەکانی غەزالی پێمان ئەڵێ لەم سەردەمایە کە تۆ لە ماڵی خۆتا دانیشتووی پرسیارە لە ئەمریکاوە بۆیت پرسیارەکان خۆیان هێرشەکانە سەر تۆ نەک تۆ بچی بە دوای پرسیارە بگەڕیت کەواتە ئەمەی کە غەزالی ئەیڵێت ئێمە ئەگەر نەژڵێن بۆ نمونە پێویستە هەموو کەسێک لەم بابەتانە فێر بێت و بکۆڵێتەوە بەڵام هیچ نەبێ ئەوەی کە بۆ نمونە لە ڕۆژاوایە ئەکرێت ئامڕازەکانی بیرکردنەوەی پێبین شەرنی ئێمە هەر ئیلا بە شێوازە دینیەکەی ئەم خەڵکە فێرکەین ینی بیرکردنەوەی ڕەخنەیی هەیە کە شێوازە عملێکی بۆ نییە ملی تێ بگرن شێوازە عملێکی لۆجیکە بە تایبەتی لۆجیکی ئینفۆرمەڵ خەڵکم بزەبێت ئەگەر خەڵکێک ئەمانە فێر بێت یعنی تۆ خۆ مراجعی بکە لە مێشکی خۆتا ئەگەر ئەم فۆڵەسیانە هیچ نەبێت ئەساسیاتی ئەم فۆڵەسیانە بزانین و ئەساسیەکانی بیرکردنەوەی لۆجیکی بزانین چەند لەو گفتوگویانەی کە ئەکرێن ڕوونادەن جگە لەوەش زۆر سوود ئەگەیەنێ بە سیستەمی سیاسی وڵاتەکە و بۆ نمونە ئەگەسکێسە بۆ نمونە سیاسەکانمان زۆر هەڵی لۆژیکەکەن کە قساکەن لە تەلەڤیزیۆن و گفتوگۆکان ئەگەر خەڵکی ئێمە بۆ نمونە ئەگەر ڕابێنن لەسەر هەڵە لۆژیکەکان ئەزانن کاملایانە دروستترە دەم بە کاملایانە بن هەتا دوایی یان فڵان ئارگومنت چ کێشەیەکی تایە ئەوە جگە لەوەی کە سوودی هەیە بۆ ژیانی ڕۆژەهەنەی خۆش بێگومان
زۆر ینی جگەلەوەش ینی کاتێک کە سیاسیەکەش بۆچی پەکی نییە بەوەی کە ئەو قسانە بکات چونکە زانێ بەرامبەرەکەی باجەنە ئەزانێ من باجەنم بۆی ئەو قسانەکە ملی تێناکەم ناچم لێ بکۆڵمەوەکە تا چەند ئەم قسەیە معقول لە ڕێی تێچێت ئەگەر بزانێ من کاتێ قسانەکە من گاڵتەم لێت و بە چۆن وڵی پێکەنم ئەم جارە ڕێ بە خۆیان قسانەکە جارێکی تر لە ڕووی نایە قسانە بکاتەوە ینی ئەمە ئەگەر ئەو شتانە ماکرد ئەمە لە ڕووی سیاسیەوە سوودەبینین لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاینیشەوە تەنانەت زۆرێک دو تیژانەی کە ڕووی ئەیەن تونند و تیژی بڵێن زارێکی بێت یان کردەی بێ فیزیکی بێت ئەگە ڕوئەدەن بەشێکی زۆری هۆکارێکی بۆ نەبوو بە هەر بۆم بیۆلۆژیکی ئەگەڕێتەوە لای ئەم ئینسان بوون من هەر شتێکی زۆر سەرەکی کە ینی هەڵەیەکی لۆژیکی گەسا وەکو ئاو نان و ئاوی لاتۆ لای کوربوون من ئەدهۆ منەمە تا هەڵەی لۆژیکی هەرشکردنە سەر کەساتی کەسی بەرامبەر بۆ مناڵم وڵایی دکتۆر زەنوێرجیان لەبەرەوەی تۆڕیشە هەیە کاتەوە ئارگومنتی تۆ بەدڵ نییە کە ئێستا لەسەر غەسالی و کرد بۆ نمونە ئەو جۆرە ئارگومنتانە زۆرە لە کووردا ئێستا بۆ نمونە من زۆر جار بینیومە کە خەڵک سێری گفتوگویەکی سیاسیان کردووە خوازیان پیاوە ناکەی دەمی ئەڵی چەقمەجێ کاتێکی هەر گوێ لێ ناگرم بیگۆڕە کەناڵەکە ئێستا کەناڵەکە بەس لەبەر شێوەی پیاوەکەی دانەنیشن گوێ بگرن بزانن ئەم پیاوە ئەڵێت چی آخر گفتوگۆکەیت بەڵام ئێستا کەسێک ئاگادار بێت بۆ منەوە هەڵەیە ناکات ئێستا بۆ من پێشتر کە گفتوگویەکم کردا لەگەڵ کەسێکە هاوڕانە بوومە لەوانەیە دوو شەی استفزازیم تێخستا هەر بە ئەم قەست بەڵام داوای کە هەڵەی لۆژیکەکە فێر بووم کە ئەمە هەڵخەلەلە لە بیرکردنەوە من چۆنە بێەوە بەکاربێنم لە ڕاستی دوورتەخات ئێستا ئەوە ناکەم بۆی هاوڕام بەڵام دکتۆر ژیان هەر لەسەر غەزالی من ئەمڕۆ ڤیدیۆیەکم بینی گفتوگویەکم بینی هی چاوپێکەوتێکم بینی لەگەڵ فرانک گرێفڵا کە نووسەری کتێبی گەزالی ئیسلامیک تیۆلۆجیە باسی لەوە کرد کە ئێمە هەڵە تێگەشتنی زۆرمان هەیە لە لای غەزالی جا کە گوێم گرت چکە من هەمیشە لامە بۆ لە کاتی غەزالیەوە کە بۆ کتێبی ئیحیا العلوم الدین ومانە نووسێت ئێمە وای تێگەیشتون کە زۆر دژی فەلسەفە بووە کەلام بووە لەوەشەوە کێشەی ئەوە دروستە بێت کە ئیتر پێشکەوتن لە فەلسەفە و لە زانست ئیتر لە ئیسلام بەرەبەرە بەرەو دواوەڕوە تا گەیشتون بەم بینێکی ئێستامانە بەڵام ئەو باس لەوەکە کە زۆر تاو بە پێچوانەوە بووە یعنی ئێمە زۆر غەڵەت لە غەزالی دەگەیشتون تەنانەت ئەیوت بۆ نمونە کە فکرێکی بوو لەسەر بابەتێکی دیاریکراو لە کتێبێکە پشگیریەکە لە کتێبێکا دژێتی لە کتێبێکی ترا پشگیریەکە لە ئیتر بۆ شێوازە یاری تەنانەت وای کردووە چۆنڵی وەکو بڵی بیرکردنەوەیش ڕەخنەگرانی دروست کردووە لای تەلەبەکانی و تەنانەت کە کتێبی تەفاوت الفەلاسفەوانە نووسێ بگرە ئەوە خزمەتی کردووە بە پێش خستنی فەلسەفە طبعاً فەلسەفە بۆ مانای کە پێشتر بەکاریانە ناوە لەو ژینگەی بۆ نمونە چکۆ کاتە فەلسەفە هەر فکرەکەی باڕستوان و تۆ فەلسەفە فکرەکانی ڕاست بەس بەوەیە یعنی وتوێتی کە ئەم فکرانی ئەوەی مە زۆر بە هەڵەت تێگەیشتون لەوەی کە غەزالی کە دژی فەلسەفە بووە یان دژی کەلام بووە بەڵکو تەواو پێچەوانە بووە ئەمانە ئێستا لە قسەکانی تۆ شانی ئەوە تێگەشتم کە بە غەڵەت لە پیاوەکە تێگەیشتون زانی چۆنە مێژووی شارستانیەتی ئیسلامی زۆرێک لەوانەیە کە باز لە بابەتە باسی زانستە گرنگەکانی مێژووی ئیسلامیەکەن ئەبینی لە ئەگەر نەڵێم هەموویانە لە زۆربەی زۆریانە غەزالی بووە بە جونگە بە جونگەیەکی جیاکەرەوە لە نێوان پێشخۆی و پاشخۆی تەنها لای مەزهەبی سوننەکە سەر بەو مەزهەبە بووە باشە لای هەموو مەزهەبەکان یعنی هیچ کام لە مەزهەبەکان ئەوانەی کە ئێستا مەوجودن ناتوانن لە مێژووی باسی مێژووی خۆیان بکەن ئەم باز لە مێژووی ئیسلامی بکەن بەبێ تێپەڕین بە خاڵی غەزالیە لەم خاڵەیە زانی چۆنە ئێمە عەقڵێتی سادەکردنەوەمان هەیە چونکە ئاسی معریفەکەی خۆمان عادەتەن ئەوهایە ئەمانەیە شتەکان سادەکەینەوە لە یەک فاکتەرە کۆیکەینەوە ئێستا ئەگەر تۆ باس لە فیتنەکانی سەردەمی ئیمامی عوسمان بکە لای کەسێکی سەر بە مەزهەبی سوننە
یەکسەر باسی کێت بووەکە، باسی عەبدوڵڵا بن سەبەت بووەکە، باشە هەرچی هەڵەکان هەیە، هەرچی کێشەکان هەیە هەمووی لە بیرەکە، هەمووی ئەبەستێتەوە بە یەک شەخصەوە. ئەڵێ عەبدوڵڵا بن سەبە ئەم ئینسانە پێیا بوو جوولەکەیەکی خەڵکی ناوچەی یەمەن بوو، هاتە ناو موسڵمانانەوە لە سەردەمی ئیمامی عومەرەوە، وردە هەنێ قسەی بڵاو ئەکردەوە، هەنێ قسەی هەڵەبەست بە زمانی پێغەمبەرەوە و خەڵکی هانەدا دژی خەلیفەکان لە سەردەمی ئیمامی عوسمانە ئەمەی خۆستەوە و لە ژێرەوە چوو تەنزیماتیە کرد لە پاشەوەی لە ناوچەی جەزیرەی عەرەبا کردی، چوو بۆ بەسڕە، چوو بۆ عێراق، چوو بۆ شام، چوو بۆ مەسر، هەموو خەڵکەی کۆ کردووە. تۆ تەسەووەر یعنی یەک ئینسان هەنی ئەتوانی بڵێ لەوەچی ئەوەی بە پێغەمبەرێک نەکراویان عەبدوڵڵا بن سەبە پێی هەڵساوە. عەلی وەردیش زۆر جەق لەسەرم ناکاتەوە، یعنی ئەمە ئەوکو چۆن بڵێ بۆ لادانی قسەیە لەسەر خەڵکی تر بیخیتە سەر شانی کێکی تر، پرۆجەکشنە بۆ خۆت زینەوەیە لە فاکتەرە ڕئیسیەکاندا، فاکتەرە حەقیقیەکان. ئەتوانی بڵێن تقریبا بۆ غەزالیش هەمان شتە، یعنی کۆمەڵێک فاکتەری سیاسی، کۆمەڵایەتی، حتا جەنگی دەوریان هەبوو لەم ئاراستەیە کە دواتر فەلسەفە و کەلامیش بە شێوەیەکی گشتی گرتیە بەر و بۆی ڕۆژ. غەزالی ئەوەی کە هات کردی لە ڕووی معریفیە و شتێکی گەورەی کرد، نەکە فەلسەفەی وەکو چۆن بڵێ من بوس کرد و دوورخستەوە لە ناو ژیانی مسلمانە، نا ئەسڵەن کەلامی سونی بە فەلسەفی کرد، منطقی هێنا ناو مزگەوتەکانەوە بودرێتەوە، ئەو منطقی کە پێشتر دژایەتی ئەکرا بەگشتی تەنانەت سەردەمانێکیش لای متەکەلیمەکانی مەزهەبەکانی تریش دژایەتی ئەکرا، ئەوان پێش تەمانە هەلی سونە چوون دراسەیان کرد و تیان قوڵبوونەوە. بەڵام غەزالی توانی ئەم زانستە بێنێت بیکات بە زانستێکی گرنگ، وەکو تەنانەت بیکات بە پێوەری زانابوون و زانانەبوونی کەسەکە، متمانە بە زانستی بکریان نەکرێت. ئەمە شتێکی کەم نییە. غەزالی تۆ خۆی لە تاهافت الفەلاسفەکەی پێش ئەوە مەقاصد الفەلاسفە نووسێ، باسی مەقاصد الفەلاسفەت بیستووە تۆ؟ شتێکی وام بیستووە، بەس بەڕاستی زانیاریم دەربارەی نییە. سێرگە هەر باسی تاهافت الفەلاسفە ئەکرێ. غەزالی خۆی تەمان گەشتێکی معریفی بۆ دروست بوو، ئەو بوو کە کەوشتە حاڵەتی گومانەوە، گومان لەو بیر و باوەڕانەی کە هەیەی تێکشتانە هەیەی ئەڵێ جوولەکەیەکم کردە مناڵیەوە لەسەر بیر و باوەڕێکی دیاریکرا و پەروەردە کرا و هەمووی بەڕاستە زانێت و ڕۆژێک لە ڕۆژان بیر لەوە ناکاتەوە کە ڕاستن یان ڕاست نین. کریستیانێک بە هەمان شێوە، سابیەیەک بە هەمان شێوە، زەردەشتێک بە هەمان شێوە.ڵێ وتم باشە خۆ منیش بەم بیر و باوەڕانەی کە لەسەری پەروەردەکرا هەموو پیان وتم ئەمە وایە ئەمە بێ و ئەمە نابێت. ڕۆژێک لە ڕۆژان بیرم لەوە نەکردێتەوە بەڵگەکانیان چێ بۆ ئەم قسانە. دوایی گەشتەوەی کە پرسیار لە دوای پرسیار کە حتا گومانی لە هەستەکانی خۆشی کرد کە تۆ یعنی بەتا هەر لە فەلسەفەی کۆنیش و تا سەردەمی غەزالی و لە کەلامیشە هەستەکان وەکو بڵێن بەهێزترین گراوند بوون، ئەرزیە بوون کە لەسەری ئەوەستان و شتەکانی خۆیان لەسەر بیناکرد. ئەم گەیشتەوە ئاسەی گومانی لە هەستەکانیش کرد. ئەنی وتی ئێستا من کاتێک ئەخەوم لە خەومە کۆمەڵێک ڕووداوی گەورە ڕوەدەن، کۆمەڵێک شتم بەسەریە، ئازار ئەچێژم، خۆشی ئەبینم، هەمووشی بەڕاستە زانم و هەمووشی بەتەواوەتی کاریگەریە بێت لەسەر من. دوایی لە خۆ هەڵەسم اینجا بۆم دەرەکێ ئەمانە هەمووی هیچی وانە بوو، هیچ حەقیقەتێکی نەبوو. ئەڵێ کێ ناڵێ لە کاتی هوشیاریشە من هەمان شت نیم. ئەوە ڕاستیەکەی ئارگومنتی فەیلسوفێکی چینی کۆنم نازانم بزەبری سەر چ سەردەمێکە بەس کۆنەکانە، ئەویش جارێک خەوە بینێت پەپولەیە لە خەویا، بەس خەوەکەی ئەوەنە چۆڵی ڤیڤد و لوسید بووە، ئەوەنە ڕۆم بووە کە هەستاوە لە خەو ئیتر ڕۆژە بیرەکات، دەڵێ باشە کێڵە من پەپولەکە نیم خەوە بینم ئێستا ئینسانم، کێڵە ئینسانم خەومە بەکانێنم، ئەویش گومانەکە لە هەستەکانیەوە. جا ئەمە وا لە غەزالیەکە یعنی تام ئەستا ئەڕوات لە گومانکردن لە تێگەیشتنەکانی لە بەڵگەکانی پشتیان پێ بەستێ.
قسەکە ئەمەیە لە دوای ئەمە غەزالی ئەکەوێتە لێکۆڵینەوە لەو بڵێن قوتابخانە فکریانەی کە هەبوون لە سەردەمی خۆیان زەرەتا بە متەکەلیمەکان دەست پێ ئەکات لە زانستی کەلام ئەوەی کە لە سەردەمی خۆیان بە هەمووی ئەخوێنێتەوە و زاڵە بێ بەسەریا ئەڵێ زانستی کەلام لە بوارەکەی خۆیان باشە بەڵام بۆ پرسیارەکەی من وەڵامی پێ نەبوو یعنی تەجاوزی کەلامەکە ئەڵێ بۆ پرسیارەکەی من نەبوو کە ئایا حەقیقەتی شتەکان چین لە دوایەوە ئەمە ئەچێ بۆ فەلسەفەکان باسەیەکە ئەمەوێ بێڵن پێش ئەوەی کە قسە لەسەر فەلسەفە بکات ئەڵێ سێرم کرد ئەوانی کە پێش من قسەیان لەسەر فەلسەفە کردووە هەموو فەلسەفە ڕەفزەکەنەوە هەمووی بە خراپە وەسفەکەن و داوا لە خەڵکەکەم بە شێوێک توخنینەکەون ئەوان زیاتر لە ئاراستە سنیەکەیان بەبەستێتی چونکە متەکەلیمەکانی معتەزیلە ناو قۆناغیان بڕی بووەوان ئەڵێ بۆ ئەوەی حەقیقەتی ئەمە بۆ دەرکەوێت تۆ ناکرێت قسە لەسەر شتێک بکەی بێ ئەوەی لی تێ بکەیت وەکو خۆی لی تێ بکەیت و بگەیتە ئاستێک کە کوچۆم بڵێ هەمووی هەرسکەیت ئەم کاتە لە سەروەوە تۆ سەیری بابەتەکە بکەیت نەک لە زمانیەکێکی ترەوە بیگریت غەزالی 2 ساڵ خەریکی دیراسەکردنی فەلسەفە بوو 2 ساڵی تەواو ینی بەو زەکاوەت و زیرەکێشی کە ینی دیارە غەزالی پێم وانییە ینی گومانی لێ بگرێت 2 ساڵ خەریکی ئەمە بوو بەوەشەوە نەوەستا ساڵێکی تر وەستا مدارەسەی کردەوە پێداچوونەوەی پیاکردەوە بۆ چەمکەکانی بۆ دەستنەوەی بابەتەکان بەیەکترەوە بەراوردکردیان لەگەڵ یەکتر بۆی زیاتر لێقوڵ بێتەوە باشە ئەمە لە مەقاصد الفەلاسفە باسیەکە ئەنجا هات مەقاصد الفەلاسفەی نووسی کە کورتەی یان پوختەی فەلسەفە لە سەردەمی خۆیان هەمووی ئەخاتە ڕوو یعنی ئێستا تۆ بچی مەقاصد الفەلاسفە بخوێنیتەوە ناتوانین نوکوڵی لەوە بکەیت کە ئەمە ئوستادێکە لە فەلسەفەیان نووسیوێتی بۆ سەردەمی خۆی ئەنجا دوای ئەمە یە تەحەفت الفەلاسفە نووسێ ڕخنە لە فەیلسوفەکانەکە ئەگرێت لەوێش جیاوازی ئەکات لە نێوان دوو بابەتە تیۆلۆژیەکان وانەیە باس لە مێتافیزیکەکەن لەگەڵ بابەتەکانی ترە وەکو بابەتە ئەخلاقیەکان بابەتی فیزیا بابەتی بیرکاری طبیعیات کە لە سەردەمە باس کراوە ئەمانە جیاکات حسابی ئەمانە جیاکاتەوە لە حسابی بابەتی میتافیزیکی ڕخنە لە بیر و بۆچوونە میتافیزیکەکانی فەیلسوفەکان ئەگرێت نەک ڕخنە لە فەلسەفە بگرێت حتا هەندێک ئاماژە بەوە ئەکەن ئەو وتوویەتی تەحافت الفەلاسفە نەک تەحافت الفەلسەفە یعنی ئەمە جیاوازە تۆ بڵێی فەلسەفە مەبەست زانستەکەیە کە هەموو قسەکانی هەموو دژبەیەکەن ئەمە جیاوازە لەوە بڵێ کە فەیلسوفەکان قسەکانیان لەگەڵ بۆچوونی خۆیانایە قسە جیاوازەکانیان یەک ناگرێتەوە دژبەیەکە ئەجا بۆیەشە ینی ڕاستە غەزالی کە دیراسەی فەلسەفەی کردووای تەجاوزی فەلسەفەشی کرد بەڵام تەجاوز بەو معنەیە ناکە هەمووی ڕەفز کات چونکە ابن العربی مالکی کە قوتابیەکێک بۆ لە قوتابیەکانی غەزالی ئەوە باسی غەزالی ئەکا ئەڵێ غەزالی وەکو بڵێ فەلسەفەی قوتدا دوای نەیتوانی بیڕشێنێتەوە تۆ فەلسەفە بابەتێک نییە فێری بیت و دوای لە بیریکەیتەوە دوای پێتەوە ئەنووسێ ینی کاریگەری لەسەر دەبێت تۆ وەکو چۆن ئێستا تۆ بڵێ خوێنەوار نیت ئەلفوبا نازانی باشە ئەوە کە نایزانی هەڵێ ناتوانانی شتەکان بخوێنیتەوە شتێکی نووسراوت بێنە بەردەم هەموو خەت و خوتوتەوە هیچی لێتیان ناگەی باشە کەسێکی هیچێک دەست ناکەوێت لێی بەڵام دوایی کە فێری ئەلفوبا بوویت کاتێک ئەچیتە بەرامبەر ئەم پڕەشتی لەسەر نووسراوە بە دەستی خۆتە کە شتەکان نەبینیت شتەکان خۆیانەکەم بە چاوتە سێرێک ینی تۆ ناتوانی خۆت بکەیتەوە بە نەخوێنەوە جارێکی تر تەواو پێتەوە ئەنووسێ غەزالیش بە هەمان شێوە ینی کاتێک کە چووە ناو فەلسەفەوە فەلسەفیانە ڕخنەی لە
فەلسەفەی سەردەمی خۆی و بۆچوونی فەیلسوفەکانی سەردەمی خۆی گرت لە ئیلاهیەتەکان ئیتر جارێکی تر پێشتر چێتەوە سفر بێتەوە فەلسەفە بخاتە لایەکەوە نا چونکە ئەگەر غەزالی ئەم گەشت بۆیە ئەم فەلسەفەی نەخوێندایەوە ئایا ئەیتوانی ئەم قسەیە بکا بڵێ ئەوەی کە لۆژیک نەزانێت متمانە بە زانستی مەکە یۆگمان نەخێر کەواتە ئەم گەشتەی بوو قسەی هەیە ابن تەیمیە زۆر دووبارەی کردەوە لە کتێبەکانی لەسەر غەزالیە ئەڵێ مەڕەضەه الشیفاء شیفا خۆی ینی چارەسەر چاکبوونەوە کوچۆ بڵێ چارەسەرەکە نەخۆشی خست لەڕێی شیفا مەبەستی شیفاکەی ابن سینایە مەوسوعە فەلسەفیەکەی ابن سینا ئەڵێ کوچۆن بڵێ کە کاتێک ئەوەی خوێندەوە ئیتر جارێکی تر نەبوویەوە بە غەزالێکی جاران یعنی شیفای ابن سینا نەخۆشی خست غەزالی نەخۆش خست جا وتم گەورە ینی سێری گەورەی غەزالی بکە گەورە ئەو عیبەیەشی کە لێ یەگرن بۆ غەزالی گەورەییە ڕاستێکی فکرێکی زۆر هەڵا بوو بەزیتر چکە منیش بەڕاستی من دەیمەوە بیرم کردوێتەوە ئێستا ماوەیەکە لە چاپێککەوتنەوەی ئەو پیاوای بینیمی گرێفۆ کە زۆر بەغەڵەت لێ تێگەیشتین چکە من هەردەم وا بیرمە کردەوە کە چۆنەڵی فەلسەفە و بیرکردنەوە بە تایبەتی بیرکردنەوەی لۆژیکی کۆتاییە دووردەوردی تر بەرەو خوارەوەچە لە ئیسلامە بەڵام ئەوەی کە ئێستای بیسم بۆ شازانە بەڵام یەک پرسیارم بۆ دروست بوو بەس زانی فاکتەرێکی تر وای کردووە کە ئەم قسەیە وەکو بڵێن زۆر فویتیا بکرێت باسی ئەمەیە کە هەرەوە قڵێتە سادەی کە چۆن مۆزۆی ابن سەبا ئەکا بە پاسا و ئەوێ خەزالیش بکات بە هۆکاری ئەمە لەلایەکی توش ئەمە عەقڵێتێکی وەکو چۆن بڵێ توندڕەوی دەغگەرایی ڕووکەشگەرانە لەسەردەمێ زاڵ بوو کە بەتابەتی بزاف کۆمەڵایەتیان جەماهیریانی دروست بوون لە ناو جیهانی ئیسلامیە زیاتر دینداریکی ڕووکەشگەرای سادەی ئەویست بە بابەتی پەترۆدۆلاری سعودیش و حرەکەی وەهابی و سەلەفی چۆن بڵێ گەورەترین فاکتەر بوو بۆ دروستبوونی ئەم تێگەیشتنە تەمان بەکارهێنانی سیاسیش بوو بۆ ئەم بابەتە زاڵکردی مذهبی حەمبەلی و دیدی سەلەفیانە بۆ دین ئیبن تەیمیانە بۆ دین بەرامبەر بە دینە تێگەیشتنە حەنەفیەکە و تەسەووفیەکەی تورکیا یان بڵێن خلافەتی عوسمانی دەوڵەتی عوسمانی سوڵتانیەتی عوسمانی یاواتە هەتا بۆ جیاکردنەوەی ئەم ناوچە عەرەبیەکان لە بڵێن مەرجعیەتی ئەو کاتێکە بووی سوڵتانیەتی تورکی دینیەکەش بەکار هات ینی لەمەشە بۆی لە یەکتر جیابنەوە هەتا لە ناحیی مەزهەبیشەوە بۆی لە نزیکبوونەوە ڕوونایەتەوە ئەم فاکتەر هەموو بوونەوە مەبەستم دیدێکی سادەی ڕووکەشگەرایی دینی دروست بوو باشە لەم دیدە سادە ڕووکەشگەراییە فەلسەفە یەکێکە لە زانستە زۆر بێزراوەکان زۆر خێزەونەکان هەموو جار کە بە کەسێک ئێستا هەتا ئێستاش لای خۆمان هەیە کە ئەگەر یەکێک مەسەلەن دیندارێک کە بڵێن بڵێ دیندارێکی زۆر مەزبوط نییە ئەڵێن کاکە کەسێکی عەقڵگەرایە ئێستا لە ناوەند دینیشا تا ئێستا عەقڵگەرایی عەیبەیە نەقسێکە بوو بە تێرمێکی پێزۆرەتر چۆنەڵی جنێوان یان لایەنێکی نێگەتیڤیانەیە یان پێڵەشێتەبی زۆر مەخوێنەرەوە یان مارکس بخوێنیتەوە کافرەبی چ زانیتە بۆ شەوازە بەڵێ ئەجا لەم وەسەیە زۆر ئاساییە بتەوێت کەسێکی وەکو غەزالی تەمان ئەمە تەنها ئەوانەی کە سەربەڕەوتەی سەلەفین تەنها ئەوان بەم نەفەسە خۆیان نەمانەوە کە بانگەشێمە بکەن حتا لە ناوەندە تەسەووفیەکەش و لەوانەی تریشا کە وەکو بە شازێک لە شازەکە خۆیان بە سەلەفی نازانن بەڵام هەر ئەم نەمەتی دینداری زاڵ بوو لای ئەمان زۆر ئاسایی بوو کاتێک شانازی بە غەزالیەوە بکەم بڵێ شا غەزالی ئەو کەسە بوو کە پشتی فەلسەفەیشکان ئەفسانەیەک لە دەوری غەزالی
دروست آخر مەکرەمەیەکە ینی پیاهەڵدانێکی گەورەیە بۆ ئەم ئینسانە کە توانی بێتی بەرامبەر بەو عەقڵگەراییەی کە ئەنەما دەقی خستووەتە کەنارێکە و دەقی پشتگوێ خستووە کە واژ نییە توانی بێتی ئەوانە بەلاوە بنێت و تێکیان بشکێنێت ئەم پاڵەوانێکە بەتەنە هاتوۆتە مەیدانەوە هەموو تێکشکاندووە هەمویان ڕای لە ڕیدینگی ئینگلیزیە حتا لەینە هەمان بوو لە پۆلی شەشە حتا ئەویش وە بزانە ئاماژەیەکی وای تایە کە ئەنەما تەهەفوت الفەلاسفە وای کرد هەتا ئەو تعبیرەی هەیە کە ڕۆژی فەلسەفەی ئاوا کرد ئبن ڕۆشت لە تەهافت و تەهافوتەکەیە ویستی جارێکی تر لە مەغریبی عەرەبیەوە ئەو ڕۆژە هەڵبێنێتەوە بەڵام سوودی نەبوو کاریگەری نەبوو ینی حتا ئەو تعبیرە لەو ڕیدینگە ئەوە ڕاستەکەی من زۆرم بیستەوە ئەناڵم بۆتە چۆنەڵی بۆتە بڕوایەکی گشتی کە بێمە ئەو وەکو سێوەکەی نیوتنی لیا کاڵ هەموڵەن لە ژێردارەکە کەوتو سێوەکە کەوتو بە سەریا لە کاتێکە هەرگیز زۆر ڕووی نەیە بەڵام ئەفسانەیەکە بە دەوری نیوتنە دروستکراوی تر وا تێگەیاندای بەڵام من یەک پرسیارمێ لەسەر غەزالی بۆ نمونە ئەگەر ئەم لۆژیکی وا زۆر لاک بەس دیسان لەوانەیە پەیوەندی هەبێ بە سەردەمەکەی خۆیەوە ژنگەکەی خۆیەوە چونکە غەزالی کتێبێکیە بە ناوی علم الأوفاق کە بۆ نمونە تیا باز دەواکە فڵان چوار گۆشە گەر ناوی بۆ نمونە پێغەمەری واتیا بنووسی دواتر ناوی خۆت و دایکە بە حسێبی جومەل بکەیت و لەگەڵ و ژمارەیە تێکەڵەوی بکەیت و کتێبێکی نوشتەگەریە بە کورتەکەی نوشتە و ئەم شتانە جا لەوە سیرم لەوە لێیا و باش ئەگەر ئەم بەڕاستی ئەگەر دیدگایەکی لۆژیکیانی هەبووایان لۆژیک بە بنەمای ئەم زانستانە و بە تێگەیشتووی زاناکان دروستبوونی زانەکان داوێنێ چۆنیت کتێبێکی وانووسێ لەسەر چوار گۆشەی سحری و نوشتەوەم شانە تۆ باوەڕگەیان باوەڕنەگەی ئیبن سیناش شتێکی وای هەیە خۆی ڕاستەکەی زۆر من بووە دیسانوتم لەوانەیە ڕێک پەیوەندی بەبێ سەردەمەکە چکە زۆرێک لەوانەی کتێبی تری کۆنی زانەکانی شەو شتانەی تایە ڕاستەکەی بەڵێ من ناسانەوە کتێبی کە باخەلی یەک بیسم بەزە کتێبێکی ئیبن سینام هەیە لەسەر سحر و تەڵاسم کە چۆن ئەکرێت و چۆن ناکرێت گیان ئیتر نازانم غەزالی لە چ خۆناغێک و لە چ بڵێن کاتێکی گەشتەکەیە ئەمەی نووسیوە ئایا پێش ئەحیا نووسیوێتی دوای ئەحیا نووسیوێتی بۆ چ مەبەستێک نووسیوێتی یعنی یەکێکی وەکو ڕازی یەک لەو کە پاش غەزالیە دوان بڵێن یەکێک لە گەورەترین بەرهەمەکانی غەزالیە نازانم تا چەند شتەکانی ڕازیت خوێنێتویان ئاگاداری ئەنی کەسێکی زۆر گەورەیە زۆر گەورەیە شتەکان زۆر میمن یان یەکێک لەوانن کە لە مێژووی ئیسلام من زۆر پێی سەرسامم لەوە چ دواتر مەسەلە باز لە هەندێک قسەی بکەین و جا بۆ دەرکەوێت لە بەرچی واڵن ئەویش هەندێک کتێبی هەیە لەسەر باسی جادوگەری بەڵام یەک لەو دافعانەی لەوە ئەچێت وای کرد بێت کە ئەوان لەو سەردەمە بەو شتانەوە خەریک بن ئەم قسەیان کردووە ینی زانینی حتا وتویانە پێیان وا بووە کە بەشێک لەم زانستانە حرامن بۆ حرام بەڵام کە زانستەکە لە ڕووی ممارسەکردنەوە ینی بۆی فێری بی بۆی بەکاری بێنیت باوەڕیان وا بووە ئەم سحرانە تەئسیری هەیە لەم بەکارهێنانی حرامە نەک فێربوونی ئەگەر فێری بیت بۆ ئەوەی کە ئەو خەڵکانی ئەم کاراکەن بیان ناسیتەوە یان بۆ خەڵکی ڕوونکەیتەوە ئەو کاتە ئەمە حرام کێشەیەکمێ لێرە لەبەرەوەی ئەگەر بۆ نمونە کتێبی علم الأوفاق یان کتێبەکانی تریش کە نووسراون بۆ نمونە شەمس المعارف وانە ئەگەر سێکەی زۆر جار کە لە بابەکانە نووسێ بۆ نمونە فەوائیدی ڕۆحانی یعنی بە واتایەک نەنووسراون کە بڵێت بۆ نمونە بەو شێوازە ئەم کەسانە شەعوەذاکەنیان هەتا دوایی یعنی وەکو ڕیاضیەکی ڕۆحانی چۆنەڵی نووسراون وەکو بەشێک لە کردەیەکی ڕۆحانی بەڵام دیسان لەوانەیە فاڵسیەکە لەم نەوە بێت چونکە یعنی من
کە باز لە لۆژیکی و کاتەژەکەی خۆ لۆژیکی هێستا باسی ناکەین کەواتە ئەبێت پەیوەندی هەبوو بە سەردەمەکەی خۆیەوە کە وڵا زانی ئەگەر مناڵم دیسانەوە ئەڵێمەوە ئەو کتێبەی غەزالی ڕاستی ئاگا لێنێ بەڵام غەزالی دوجار ئەبێ بە غەزالی متەسەوف یعنی فەلسەفە هەزمەکات بەس پێی وایە دیسان باسی فەلسەفە شتێ ئەبڕێنێت ئەچێتە باسە ڕۆحیانەکانەوە ئەگەر دروست بێت تعبیری گنۆستیک بەکاربێنی ئەچێتەوە قۆناغەشەوە ینی ڕاستە ئەڵێت لە جیهانی بڵێن بەرچاوە باسەکانی لۆجیک بە لۆجیکیەکان گرنگن پێویستە پیانەوە پابند بین بەڵام کوچۆ بڵێن زانست یان جیهانی ئێمە تەنها بریتی نییە لەمە ئەڵێ تۆ ئەبێ ئەمەش تێپەڕێنیت ئاسێکی سەروتر لەمەوە هەیە ینی حتا لە هەنێ بابەتە بۆ نمونە هەتا لە ئاسی دەقی دینیشە ینی هەنێ بابەت باسەکات ئەڵێ ئەمە بەڵگە دەقەکانمان لەسەری ئەمەیە بەڵام ئەوانەی کە لە ئاسی جیهانی مکاشەفەن مکاشەفە بریتە لە گەیشتن بە هەندێک زانیاری لە ڕێی ڕیاضەتی ڕۆحیەوە ئەوەی کە لە تەسەووفە هەیە ئەڵێ لەوێش ئێمە کۆمەڵێک بەڵگەی تایبەت بە خۆمان هەیە کە بۆ باسکردنی بۆ ئێوە ناشێت ئێمە ئەم غەزالیەشمان هەیە ئەم ئاستێشی هەیە بەس ئیتر دیسان ئەویان وەکو چۆن ئەڵێن ئەمەیان ئەچێتە بابەتی زانستی ئۆبجکتیڤ نین ئەو شتانە زیاتر بۆی بەکاریانێنێ ئەو شتانە ئەوزانە یان بۆ ئەوتەی کە بیەوێ دوای بڕێت و گاتەوە دیگەشتەکەەوە بۆ نمونە کەسێکی وەکو من زۆر قەناعەتم بەو شتە نییە بەس ئیتر غەزالی بانگەشەیەوەگات بەرحەڵ بەڕای من با زۆر غەزالیش تێپەڕێنین بڕۆینە سەر قوتابخانەکانی کەلام چکە ئەوەی بزانین کە بە سێگۆشەی بەرمەدا بەڵێ لەڵ غەزالی بوو بە سێگۆشەی بەرمەدا گرتنی بەری نایە وڵای تر هەڵەتێکیشن دەربارەی زۆرە چونکە من هەموو ماوەیەکە ینی خەریگە گومانێکم لا دروست باش چی ئەڵێ وایە دەدای کە بە دوایە گەڕێی تۆزێک سەیرە بێبینی هەڵەتێکیشنێکە بووە تر بەخوا لە سێگۆشەی بەرمۆداتر بەرحەڵ سەبارەت بە قوتابخانەکانی کەلام طبعا کەلام قوتابخانەی جیاواز و یعنی فکری زۆر جیاوازیانێ سانێ قوتابخانەی کەلام بەتەواوەتی دژی قوتابخانەی کەلامی ترانی بە شێوازی جیاواز ئەپڕۆچی جیاوازیان کردوتێ ئەگەر بە کورتی ئەو قوتابخانە سەرەکیانەی کەلام بژمێری و پێناسێکی پشوشیان بکەیت هەرچەندە زانین کە معتەزیلەش بەشێکە لەوان بەڵام معتەزیلە بۆ زنجیرەیەکی تر باسیەکەین بۆ ئەگەر باسی معتەزیلەش نەکە ئێستا کێشە نابێ بەڵام قوتابخانە سەرەکیەکانیان ئەگەر بە کورتی باس لیان بدوێ وەکو سەرەتاکانی سەرهەڵدانی قوتابخانە کەلامیەکان تۆزە دەستنیشانکردنی سەختە بڵێن لایکە بەتەواوەتی بوو بە قوتابخانە چونکە ئەمە کەسایەتیمان هەن وەکو کەسایەتی لە مێژووی ئیسلامیە ئەوانە بۆ متەکەلم ئەناسریان بەڵام وەکو چۆن بڵێ میتۆدێکی دیاریکراوی تەواوکاریان نییە کە هەموو بابەتەکان لەخۆ بگرێن یان لەو بابەتانەی کە دواتر بوون بە بابەتی کەلام لەسەر هەمویان قسەیان نەکردووە یان درێژەی نەبووە هەتا ببن بە قوتابخانەیەکی تەواو وەکو غەیلانی دیمەشقیمان هەیە یان جەهم بن سەفوان و معبەدی جوهەنیمان هەن کە ئەمانە بە وەکو چۆن بڵێ باوانی معتەزیلە ژمارەکرێن زیاتریش بەشێکیان لەلایەن دەروەی معتەزیلە نایارەکانی معتەزیلەوە دروست بەوە بڵێن ئیدینە معتەزیلە خۆیان بۆ من کەسێکی وەکو غەیلانی دیمەشقی لە سەلەفی خۆیان حسابەکەن لە پێشینانی خۆیان حسابەکەن بەس جەهم بن سەفوان و معبەدی جوهەنی لە پێشینانی خۆیان حساب ناکەن مەبەستم ئەمە کۆمەڵی کەسانێکمان هەن کە لەم بابەتانە قسەیان کردووە
تۆزێک لە بابەتەکانی کە بە بابەتی کەلامی حسابەکرێن ئەو بیر و بۆچوونانەی کە قوتابخانەی کەلامیەکان دواتر تەبەنیان کردن تەبەنیان کردووە و قسەیان لەسەر کردووە پێی ناسراون لەلایەن فوقەها وەکو باسمان کرد زەم کراون بەڵام ناشتوانی پێیان بڵێن ئەمانە سەر بە قوتابخانەیەکی دیاریکراون یان خاوەنی قوتابخانەیەکی دیاریکراو بوون زیاتر وەکو کەسایی ناسراون ئەمانە ئێمە ئەمانەمان هەیە بەڵام یەکەم قوتابخانەی کەلامی کە لە مێژووی ئیسلامیان سەری هەڵدابێت و بە واتایەکە وتمان سیستمێکی ئەپستمۆلۆژی معرفی تەواوکارییان هەبێت لە هەموو بابەتەکانیان لە نێوان چوارچێوەی سیستمە فکرێکی خۆیان ئاگاو کردبێتەوە زۆرێک لەوانەی کە باس لە مێژووی گروپە کەلامیەکانی ئیسلامیەکان ئەمە دەن بە معتەزیلە ئەڵێن یەکەم گروپن وەکو گروپێکی منهەجی کە قسەیان لەم بابەتە کەلامیەکان لە بابەتە ئیلاهیەتەکان کردبێت و ئەوکو چۆن بڵێ بووبن بە خەتێکی دیاریکرا و ناسراو جیابووە و لەوانی تر ببن بە جوڵەیەکی کۆمەڵایەتی دیاریکراوە ئەمە لە معتەزیلە یابینێ پێش معتەزیلە کۆمەڵک بابەت هەن خەواریج قسەیان تیا کردووە یان لە ئەهلی بیت لە ئیمامی عەلی خۆی لەونەوەکانی ئیمامی عەلی هەرچەند معتەزیلە خەتێکی خۆیان دەنە پاڵ ئیمامی عەلی لە ڕووی پێشینانەوە ئەو چووکە لە تەبەقاتی معتەزیلە باسییان کردووە ینی یەکێک لەوانەی کە جگەلەوەی کە لە باسی پێغەمبەرە و سەحابە هاوڵانی تر سەرەکیترین یان ئیمامی عەلیە کە جەختی لەسەرەکەنەوە یعنی ئەمەی بانگشەی ئەوەی کە مەزهەبی ئەوان هەر لە هاوڵانەوە هاتووە بریتە لەو سنەتەی کە پێغەمبەر داڕشتووە تەنها بانگشەی ئەهلی سنە نییە بەڵکو بانگشەی هەموو مەزهەبەکانە بە خەواریجەوە بە معتەزیلەتەوە یعنی خەواریجیش لەوانەیە بەلامانەوە سێبێ کە نەما دژایەتی هاوڵانیان کردو و لە جیان وەساونەتەوە نا ئەوان دژایەتی کۆمەڵێکی دیاریکراویان کردووە ئەوانەی کە بە دەرچوولادان لە دینیان ناسیوەنە گیناوانیشوان بە شوێنکەوتەی هاوڵانە ئەزانن بە سنەتی پێغەمبەر ئەزانن بە شیعەش بە هەمان شێوە ئیسماعیلیەکان بە هەمان شێوە یعنی ئەم بانگشەیەکە هەموویان ئەیکەن مەبەستم وەکووتم دیارترینیان معتەزیلەیە معتەزیلە بە پێنج پایەکە بناسراون کە بریتە یەکتاناسی تۆحید دادپەروەری کە العەدل ئەمە دوو سەرەکیترین بنەماکانیانن سێ بنەماکەی تریش هەر ئەگەڕێنەوە بۆ دوو بنەمایە وەکو خاطی عەبدولجەبار معتەزیلی باسی ئەکات ئەوانی تریش بریتین لە پێگەی نێوان دوو پێگەکە منزلە بین المنزلتين وعد والوعيد مژدە و چۆن بڵێ بەڵێ پەیمانەکان لەگەڵ ئەمر بالمعروف والنهی عن المنکر فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە بەگشتەوەی کە بۆ معتەزیل بناسرێ پێویستە ئەم پێنج پایانەی باوەڕ پێ هەبێ بە شێوەیەکی گشتی معتەزیلە بەوە ناسراون زیاتر کە ئەنەما یەکەم قوتابخانەی عەقڵانین و ئەوان عەقڵیان تەفزیل کردووە بەسەر نەقڵە یعنی بەڵگەکانی عەقڵیان کردووە بە بنەما بۆ بەڵگە نەقڵەکانیان گونجاندووە لەگەڵ بەڵگە عەقڵیەکانە لەوە چێ ئەمە ڕاست بێت یعنی یەکەم قوتابخانەیە کە ئەم کاری کردبێت معتەزیلە بن بەڵام تەنها معتەزیلە ئەم کاریان نەکردووە ینی زۆرێک لەو زانایان لە بابەتە ئەکۆڵمەوە ئەم کاری معتەزیلەش بۆ ئەوە بووە کە گونجاندن دروست بکەن لە نێوان دەقە شەرعیەکان لەگەڵ بەڵگە عەقڵیەکان بەتایبەتی تۆ کە بەرامبەر ئاینەکانی تر ئەوەستیتەوە ئاخر ئێستا تۆ سێکە ینی زۆربەی لە دینداری ئەمە بانگشەوە ئەکات کاتێک باس لە مەسیحیەکە کاتیان باسی لایەنێکی ترەکات ئەڵێ سپاس بۆ تۆ خوایکەن کە نیعمەتی عەقڵت بێمە بەخشیوانە یعنی چی یعنی دینەکەی من لەگەڵ عەقڵا گونجێ دینەکەی و لەگەڵ عەقڵا ناگونجێوانە واتایە بە کەچی کاتێکیش مناقشەی عەقڵی لەگەڵاکەی ئەڵێ نابێت دەق لە پێش عەقڵ بێت نەقڵ لە پێش عەقڵ بزڵ بۆچی ئەو کابرایش دەیپای کردووە نەقڵێکی هەیە دەقێکی هەیە پێشی خسۆ بەسەر عەقڵە
آخر شۆنەڵی ئەقلەکەکەن بە سینۆنیمێک بۆ وشەی نەقلەکە. بەڵێ بەڵێ ئەنی دەور ڕوایە لێرە عقلی بریتە لەوەی کە تۆ بەگوێی نەقلەکەی منکەی. ئەی باشە لێرەیە چی بۆ بە پێوەرجیاکردنەوەی نەقلەکەی تۆ لەگەڵ نەقلەکەی ئەو دروست ینی بیر لەم خاڵە ناکاتەوە ماتەزیلا ینی کاتێک کە لە ئارگومنتا بوون لە گفتوگۆیان بوون لەگەڵ ئاینەکانی تر مەزەبەکانی تر پێش هەموو کەس ئەم خاڵیان بۆ دەرکەوتووە پێویستە بەم شێوەیە بێت. دواتر بینین لای ماتەزیلا لای ئەشعریەکانیش حەدیثانێنەوە سەرم قسە بەڵام تۆزێت درەنگ بۆیە ینی ئەو وترێکە ئەشعریەکان میراتگیری ماتەزیلەکانن بە شێوەیەک لە شێوازەکان. لەوە چێ دوایی لە بابەتێکی ترە قسە لەسەرمە کە ئایا ماتەزیلە چیان بەسەر هات ئەوە دواتر لە زنجیرەی داهاتووە چونکە ئێستا وابزەم ئەو گفتوگۆیانی کەماومانە هەمووی بە شێوەیەکی گشتی لەسەر کەلامە. لە بەرامبەر ماتەزیلە ئەشعریەکانمان هەیە. ئەشعریەکان زیاتر لەو قوتابخانەی کە خۆیان بە ئەهلی سونە ئەناسن لە ڕووی بیر و باوەڕەوە زاڵترین مەزهەبی کەلامی کە ئەشعریەکان خۆتە زانیە بۆ حەسەنی ئەشعری هەر لە ناو مەزهەبی ماتەزیلیا گەورە بوو دوایی بیربۆچوونەکانی گۆڕا خۆی لە مەزهەبی ماتەزیلی جیا کردەوە و مەزهەبی ئەشعری دانا. دیسان ینی باس لەوە ئەکرێت ئەوەکو بڵێ کە ئەشعریەکان قوتابخانەیەکی ناوەندن ناوەندین لە نێوان زیادەڕەوی ماتەزیلە لە دەستگرتن بەدەقەوە لەگەڵ مەزهەبەکانی تر وەکو حەشویەکان ڕووکەشگەراکان کە زیاتر دەستیان بە دەقەوە ئەگرت و پشت لە بەڵگەی عەقلیەکەن. وت معتەزیلەکان بەتوونی دەستیان کردووە بە عەقڵەوە نیم. بەڵێ زیادەڕەوی گیان من بە دەق تێگەشتم یان وابزانم گوێم لە دەق بوو وتم معتەزیلەکان دژی ئەوە بکە معتەزیلەکان دەستیان بە دەقەوە گرتووە من وا تێگەشتم دای لەم لاوە شاعریەکان بانگەشێوەکەن نە دەستیان بە دەق نەقڵەوە عەفو بە عەقڵەوە گرتووە بەتەنەوە دەق پشتگوێ بخان کە معتەزیلەم کاریان نەکردووە و نەوەکو حەشویەکانیان کردووە کە دەست بە نەقڵەوە بگرن بەتەنها و پشت لە عقل بکەن دەخزاڵکن بەسەر عقڵە ئەمان هاوسەنگیان ڕاگرتووە. لەوە چی ینی بە شێوازێک لە شێوازەکان جیاوازێک هەبێت لە نێوان ئەشعریەکانی سەرەتا لەگەڵ معتەزیلەیە بەڵام لە ئەشعریەکانی دواترە ئەمە نەک هەر کاڵ ئەبێتەوە حتا ئەگەنەوە سەر هەمان قسەی معتەزیلە و ئەو ئینشاءڵڵا دواتر قسەی لێکەین. لەم نێوانەیە ئەمە ماتوریدیەکانمان هەیە. ماتوریدیەکان لە هەنێ بابەتە لە معتەزیلەوە نزیکترن هەر لە سەرەتاشەوە چونکە ئەگەر نەڵێن لە سەرەتاشەوە چونکە ئەشعریەکانیش دواتر ینی تقریبەن هەروەکو ماتوریدیەکانیان لێتەوە لایەنێ خاڵان نەبێت ئەمانیش ئەوانەی ماتوریدیەکان لە معتەزیلە نزیکە بنەوە و بگرە ئەبن بە فەلسەفیش ینی فەلسەفەش زەغڵە بێ بەسەریانە تۆمڵێەوە حاڵەتەی سەرەتایی معتەزیلە شتێ ئەپەڕێنن ئەگەن حاڵەتی نزوجەکەی معتەزیلە نزیک بوونەوە لە حاڵەتی سەرەتایی معتەزیلەش شتێکە و لەگەڵ نزوجی معتەزیلە شتێکی ترە ئەوش دوای هەرباسی دەکەین ئینشاءڵڵا کامە لە کۆمەڵێک بابەتی بۆ نمونە حەسنی خۆ بە لای باشە و خراپەی شتەکان یان چۆن بزانی شتەکان باشن یان خراپن ئەوەی کە لە ڕووی قیامەتەوە شایانی زەم ئەبیت یان شایانی مەدحەبیت شایانی سزا ئەبیت یان شایانی پاداشتە بیت لە لای خوای گەورە پێیان وایە ئەشعریەکان ئەمە تەنها دەق پێت دێڵێ بە عەقڵ پێی ناگەیت معتەزیلە بانگەشەوەکەن بە دەقی بە عەقڵ پێگەیت و نەقلی شتێکی دیری ئەکاتەوە. معتەزیلە یەک لەو ماتوریدیەکان یەک لەو خاڵانەی کە لێ نزیکن لە معتەزیلەوە و لە ئەشعریەکانەوە دوورن ئەم خاڵەیە لەم خاڵەیە هاوبەشیان لەگەڵ معتەزیلە زیاترەوە وەک لە ئەشعریەکان کاتیشا سەر بە ئەهلی سونن
ولواني أما ما بلا سير به لا حنبلي كانوا ابن تيمية هما قصي معتزلة أكن وأن باسي حسن قبح عقلية وأنيش زياتر لمعتزلة وأنا ابن تيمية زياتر نقلينية بطاط يعني نقله زور نقلية بلان بو بشگیری كرني أم بابته بجوا بلغي نقلية بس أقليمة بس نقلي بس نقل واني بنقله وأسل منت كحسن قبح عقل دس نشانية كان دائما لمسبب كلامي كان يعني أتوانين بلين ما تريد كان لنيوان أشعري كانوا معتزلة بمتيجيشتنا تقريبا لنا الشيعة إما زيدية كان معناها الزيدية كان توانين بلين لنيوان الشيعة كان يدونز إمامين لك الله أهل السنة يعني حالتك إمام نواند يعني هي لكۆمەڵێک بابەتەکانی ئیمامەتە وەکو 12 ئیمامیەکان تونڕەونی و نەرمێکیان تایە لەم بابەتانە وە زەیدی لە ئەساسەوە لقێکە لە معتەزیلە بوویەوە و بنەماکانی کەلامیان کاتێک ئەچی کتێبەکانیان خوێنیتەوە هەروانن کە لای معتەزیلە هەیە و هەمان پۆلێنکردنی معتەزیلە و هەمان بەڵگەی ئەوانیان هەیە ئەمەش بوو بە یەکێک لەو هۆکارانەی توراسی معتەزیلە بمێنێتەوە تا ئەم سەردەمەش زۆرێک لە کتێبەکانی معتەزیلە لای ئەوان دۆزرانەوە وەنمونە کتێبەکەی قاضی عەبدولجەباری معتەزیلی مغنی نزیکەی 25 بەرگە ئێستا دەوری 15 بەرگێ شتێکی وای دۆزراوەتەوە 20 بۆ 25 بەر بابزانم خۆی لە ئەسڵا بەڵام نزیکەی 15 دۆزراوەتەوە ئەگەرم ڕقەمەکان زۆر هەڵەنەوە بەزیانی هەندێکی لەو نزیکانە لای یەمەن بەس من جۆم لە دەستاژێک بووت لای ئەمان دۆزراوەتەوە ئەمان پاراستویانە کتێبەکان ینی لە دەرە ئەمان ئەم کتێبانە نەپارێزراون ینی دژایەتی کراون یان سووتێنراون بێگومان ینی بەشی زۆر لە کتێبەکان هەوڵی فەوتاندن لە ناوبردنیان دراوە ئەمە حتا و شتانمان هەیە کە سووتاندنیان لە ناوبردنیان ئەمانە لە مێژووە هەبوون مەڵێک زانای زەیدی گشتیان کرد لە عێراق و لە ئێران و ئەو کتێبانیان بردووە کاتی خۆی بۆ یەمێن و لەوێ پاراستویانن مەبەستمەوەی کە زەیدیەکان کللتوری معتەزیلیان بە شێوەیەکی باش هەڵگرت و پاراست لەو بوری بۆچوونانەی کە هەن گڵسیهێر و کۆمەڵێک مستەشرق باسێکن دەربارەی معتەزیلەکان زۆر دەقیق نین چونکە تا ئەو کاتەش کتێبەکانیان نەدۆزرابوونەوە معتەزیلە کە دۆزرانەوە زۆر بوری بۆچوونمان هەبوو دەربارەی معتەزیلە گۆڕا ینی ئەمەی کە ئەوتێ ئەم بوری بۆچوونە ینی حتاوی کە ئاماژەشم پێە دەق پشتگوێ ئەخەن و پشت بە عەقڵا بسن بەتەنها سەری کتێبە کەلامەکانیانەکەی وانی ینی بەو ئەندازەی مەزەکانی تر دەق بەکارێنن ئەوانیش بەکاریان ینی خۆ نوێی زۆر ئاشکرا تەفسیری زەمەخشەریە کابرایەکی معتەزیلی تا سەر ئێسخان معتەزیلە ئەو باسیەکەن ئەڵێن ئەو کاتێک کە لە مەکە بووە هەر لە کەعبەیە لە حرەمی مەسجد الحەرامە دەرسی ئەوتەوە و سودانیش ئەوت بە مەزەبەکانی تر کابرایەکی زۆر زیرە وەمە لەوەش ینی تۆزە مبالەغەکردنی شوێنکەوتانی خۆشیان بێت لەو لە مەزەبەکانی تریش ئەم قسانە نەقڵ کراوە دەربارەی ئەو ئەڵێ وتوێتی کێتان پیاوە با بێ مناقەشە لەگەڵ منکە ینی ئەوەنە کابرایەکی بەتوانە زیرەک بووە بۆ کتێبەکەشی لە ڕووی بەلاغیەوە تەفسیرەکەی ئەوەنە بەهێزە هیچ کام لە مەزەبەکان ناتوانێت خوانی لێ بێ منەتکەن بە تایبەتی لە ڕۆژزمانیەکەیەوە و زۆر 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 چڕە لەگەڵ ئەوەشە ژمارە ئەو ڕیوایەتانی کە لە تەفسیرێکی وەکو تەفسیرەکەی ئەوە هاتووە کە لە هەمان کاتە معتەزیلەوە بانگەشەوە ئەکرێت ئەوان پشت لە ڕیوایەتەکەن بە تایبەتی ئەوەی کە پێوەتری حەدیسی ئاهان ژمارە ڕیوایەتەکانی ئەو ئەگەر بەراوردی بە تەفسیرێکی وەکو ئەتوانم بڵێم ڕازی ڕیوایەتەکانی لای ئەم زیاتر لە تەفسیرەکەی ڕازی
ئەگەر بە ژمارەش نەبێ بە ڕێژە باشە جا ئێمە مەبەستمە کۆمەڵە بیرروبۆچوون هەبوو دەربارەی ئەوان کە ئەوترا دواتر دەرچووانی ڕاست نییە بەڵام ئەوەی کە هەیە لای مەزهەبی مۆعتەزیلە زۆر زیاتر لەوانی تر پشتیان بە تەئویل بەستووە یعنی جیاوازیەکە لە ڕێژەی تەئویلەکەیە نەک لەوەی کە تا چەند پشتیان بە دەق بەستووە یان نا ینی تا چەند پانتایی تەئویلیان فراوان کردو ئەمایان لای مۆعتەزیلە لەوەشێ لە هەمووی فراوانتر بێت لای هەنێ مەزهەبیشێ لە مۆعتەزیلە زیاتر بۆنوەرەی کە بانکاشایکرێت لای ئیسماعیلیەکان ئەوتری ئەوان پانتایی تەئویلیشان هێشتا زیاتر بووە ئیسماعیلیەکانمان هەیە کەوانی ڕۆبتێک بوون تۆزێک لە ڕووی سیاسیەوەمان ئاڵۆزی زۆریان دروست کرد حەشویەکان تەوشەی ئەساسن لەم حەشویەکانەوە عەفوو حەشیەکان حەشین لەوە هاتووە حەسەنی سەباح و کە هینێکی دروست کرد لە ئێران داستانەکانی بەناوبانکە دواتر ئیتر ئەمانمان و کێشەی زۆریان بۆ هین دروست کرد ویلایەتەکانی ئەوەی کە لە پڵنجانی ئیسلامیە هەبوون ئەو کاتە تا سەردەمی مۆغۆڵەکان کە لە ئەوانەوە لەناو ئەبرێن بەگشتی ئەمە دیارترین مەزهەبەکانن خەواریجیش وەکو ئیبازی کە ئەدرانە پاڵەوان ئەوە ئوتران لە خەواریجەکانن زیاتر ئێستا وا بەناوبانگەی کە خەواریجەکان ئیبازیەکان لە خەواریجەکان نین ئەوان مەزهەبێکی جیان خۆشیان هەروە ئاڵێن ئەمە مەزهەبێکی جیاوازین و بەگشتی خەڵکانێکی زۆر چۆن بڵێن ڕەحات نەرمونیان ئەخلاق خۆش مامەڵە خۆشن لە ئیماراتە زۆرتر هەن و لە ناوچەی باکووری ئەفریقا لای تونس و مەغریب و ئەو ناوچانەش ژمارەیەکیان لێ هەیە ئەمە دیارترین مەزهەبەکانن بەس ئەتوانین بڵێن هەمووی لەژێر کاریگەری میتۆدەکەی مۆعتەزیلەیە بووە ئەو میتۆدانی مۆعتەزیلە دایان ڕشتووە ڕاستی ئێستا ئەمە وەکو ناو ئەشعەری جیاوازە لە مۆعتەزیلە ماتوریدی جیاوازە لە ئەشعەری و لە مۆعتەزیلە بەڵام ئەتوانم بڵێم بنەم تێگەشتنم هەیە هەنی تا ئێستا مەزهەبە کەلامیەکان ڕاستە لە ڕووی بیر و بۆچوونەوە جیاوازیان زۆرە بەڵام لە ڕووی میتۆدی لێکۆڵینەوەیە هەمووی هەمان میتۆد بەکارێنێ یعنی ئێستا بۆ نمونە لە ئاەتە قورئانیەکان ڕاستە مۆعتەزیلە بیر و بۆچوونێکی هەیە و ئەشعەری بیر و بۆچوونێکی بۆ نمونە لە کردەوەی مرۆڤە مۆعتەزیلە بەو بەناوبانگن کە باوەڕیان بە ئازادی مرۆڤ هەیە خۆی کارەکانی خۆی هەڵبژێرێت و بڕیارەیەت لای ئەشعەریەکان ئەگەر جەبری ڕاستە و غۆڕ نەبێت جەبری متەوەسطە یعنی چۆن شتێکیان بۆ دروست کردووە بۆی نەبێت بە جەبرێکی ڕاستەوخۆ ئەو ئاەتانی کە مۆعتەزیلە پشتی پێ ئەبەستێت بریتێ لە کۆمەڵگایەتی دیاریکەواڵێن ئەمە ئاەتە ڕئیسیەکانن ئەو ئاەتانی کە زۆر لەگەڵم تێگەشتنیام ئاەتانە نەگونجێت و تۆزێک لە جیاوازی پیشانەیەت و جەبر پیشانەیەت تەئویلی ئەەکەن بۆی لەگەڵم ئاەتایە بگونجێت لای ئەشعەریەکان پێچەوە ناکەن ئەو ئاەتانی تر کە زیاتر جەبر پیشانەیەن ئەوان ئەگرن بەدەستەوە پشتی پێ ئەبەستن ئاەتەکانی تر تەئویلەکەن بۆ ئەم ئاەتە کەواتە جیاوازێکی جەوهەری لێرە بوونی نییە هەمان میتۆد بەکارێنیت ئەوان میتۆدی تەئویل بەکارێن لە میتۆدە هەمان میتۆدە بەڵام جێبەجێکردنیان لەسەر ئاەتەکان شوێنەکەت پێگۆڕیوە بۆیە پێم وایە لە ڕووی جەوهەریەوە ئێمە قوتابخانەکان هەمووی هەریەکە بە تایبەتی سەرەکیەکانیان هەمووی هەریەکە بەڵام ئەوەیە کە لە وردەکاری جێبەجێکردنی ئەم میتۆدانەیە جیاوازیان تایە تۆ بەو پرسیارەشی کرد کە وتم بە دوایی وەڵامی بینەوە لە شێوازی ئارگومنتەکانیانە بۆ مامەڵەکردن سەرەتاش باسی نمونەی ئەو قەشەی و هێنایەوە کە وتبووی بۆ نمونە ئەگەر وتیان وشەکە بەم شێوازە ئەوە وا بە موسڵمانەکە بڵێ ئەگەر وتی وشەکە زەلی نییە ئەم شتەی پێ بڵێ کەواتە یعنی ئەو شێوازە ئارگومنتە من تا ڕادێک بەدڵم نییە و ئارگومنتە کۆنەکان چونکە زۆر لەینی کۆمپیوتەری ژەچێ هاڵێ ئەگەر 0 1 1 ئەوە بوو ئەوە بوو ئەوە بێ
اینجا ئەو شێوازە ئارگومنتە ئایا هەردەم وا بووە گۆڕانکاری بەسەرات و بە تایبەتی لە ئێستاە چۆنچۆنیە ئەو ئارگومنتانە؟ ئەنی بەگشتی لەو سەردەمەیە کۆمەڵێک تەکنیکیان هەبووە بۆ گفتوگۆکردن لەگەڵ یەک لەو ئاستەیە کە هەیەیان بۆ زیاتر باز لە ئاستە سەرەتاییەکانەکەین. ئەوەی یەحیای دیمەشقیش یوحەنای دیمەشقی هەر ئەچێت ئەو بابەتەوەنی هی قۆناغێکی دیاریکراو بووە بەو ئاستەڵیان کردووە. ومن لو شوازاني كبشتيان بيوستوا بيوتري قياس الغايب على الشاهد شتيك بلايتو نادي ردورة دست بينك اي بي بي بشتيكي كا لبش بيشتاو يعني اما هر لفلسفة بكار هاتوا لبرشي چونك خابيت ويا خالكي هاو بەشەیە لە نێوانیانە ئەم خاڵە هاوبەشەوە ئاکان ئێویش هەمان حکمی ئەمی هەبێت. ئێستا وەکو چۆن تقریبا ئەچێتە بابەتی گشتاندنەوە. من 2 جار 3 جار 4 جار ئاو لەسەر ئاگردا ئانێم گەرمە بێت وانە کە دەسی لێ مەزانم گەرم بۆ جارێکی تر ئەمانە بەسە بەنسبەت مشاهدە ئەزمونم کردووە ڕاستەوخۆ کە دام ناوتە سەر ئاگر گەرم بۆ دەستمیا و گەرمە. جارێکی تر لە دوورەوە کە ئەبینم مەنجەڵێک لەسەر ئاگردانراوە لە مێشکی خۆمان چی دروستە بێت؟ یەکسەر ئەوم بۆ دروستە بێت کە ئاوەکەی گەرمە وانە؟ ئەمە بە نسبەت شاهێدێکی نزیک و دوور شتێککە من نەمبینی و لە پێش چاوم نییە یان حکمی هەمان ئەو شتێکە لە پێش چاوم بینیومە ئەزمونم کردووە با ئەم نەتوانم ئەم ئەزمونیشی بکەم ئەڵم هەمان حکمی ئەمیە بێت چکە هەمان هۆکار کۆیان ئەکاتەوە هەمان تایبەتمەندی کۆیان ئەکات. ئەمە لە نێوان خوا و بۆ بوون مەخلوقاتیش بەکار هاتووە. وەن مناڵێن ئێمە لە شایەتە لە جیهانی بەرچاوە ئەبینین کە شتێک لە خۆیەوە دروست نابێت وانە؟ یان شتێک کە توانای نەبێت شتێک دروستکات دروستی ناکات پێویستی بە توانا هەیە بتوانێت ئەو کارە بکات. باشە کەواتە بۆ خوای گەورەش کە ئەزانین ئێمەی دروست کردووە لەوە کە ئەزانین ئێمەی دروست کردووە کەواتە ئەزانین توانای هەیە بەم قیاسی غایب لەسەر شاهیدە سیفەتی توانستیان داوەتە پاڵخوا توانین داوەتە پاڵخوا. ئەمە یەکێک لە بگورە بڕیشم لێو بەڵام ئەسام ئەم مناقەشەی کۆزن ئیفەکتەش بۆ نمونە هەموو شتێکە بێتە بوونەتە دوای ئێستا ئەم گفتوگۆ کەلامێ لە ئێستاە ئەم ئارگومنتانە زۆر ئاڵۆستریش نەبووە چون ئەگەر سیرکی ئێستا ئێمە بۆی دۆزینەوەی کوانتەمەوە تا دوایی تەنانەت فکرەمان لەسەر کۆزیشنیش گۆڕاوە لەسەر کۆز و ئیفەکت. یعنی ئەگەر واش بکاتە کەلام ئەگەر لە سەردەمی ئێستامانە نەگەگەر بڕۆن و ڕاندەمێژوش ئەبێ لەگەڵ ئارگومنتەکانی ئەم سەردەمە خۆ گونجاندن بکە وانە نەگەرتە بۆ شێوازە بڕۆ. ئێمە باز لە شێوازەکانی ئەو کاتەکەین ئەخر وەکو یامانە باز لە سەرەتا ئەەکەم چکە دوانتر لە ناو متەکەلیمەکان خۆشیانە بۆ ڕخنە لەم شێوازانە گیراوە بۆی ئەم شێوازانە گەشی تیان ڕووداوە دوجار هاتوون لۆجیکی ئەرستۆییان بەکارهێناوە ئەمانیان تێپەڕانەوە وردە لاوازی ئەم شێوازانەیان بۆ دەرکەوتووە. ینی تۆ کاتێک غەزالی خوێنیتەوە ڕخنە لە کۆمەڵک شێواز دەگرێ کە بینی ئەو شێوازانە ئەبوو حەسەن ئەشعەری خاوەن مەزهەب پشتی پێبەستووە یان باقیانی پێش ئەو پشتی پێبەستووە پێش بەڵێ وتم ئەنی ئەمانە گەشتێکی مێژوویانە بووە گەشەیەکی مێژوویانەوە لەگەڵ کاتە خۆیانیان چا کردوتەوە. یعنی سێرکە باز لە هی نەکرێت ئەبوو حسێنی بەسریمان هەیە لە معتەزیلەکان ئەڵێ لە هەنێک کتێبیا ڕخنەی لە بەشێک لە بەڵگەکانی قاضی عەبدولجەبار گرتووە. قاضی عەبدولجەبار یعنی ناوێکی زۆر گەورەیە لە ناو معتەزیلە تا ئەو سەردەمی ئەبوو حسێنی بەسریش ئەوزەم سەردەمی هەر بووەی هیەکانە
معتەزیلە پێگەی جەماوەریان هەبوو، خەڵکانێک لە ناو شار و لە ناو دەیەکانە بە خەڵکی عام شوێنکەوتەی ئەم مەسەبە بوو. کاتێکە بۆ حسێنی بەسری ڕخنە لە قاطع عەبدولجەبار ئەگرێ، کوچە بڵێ مەلاکانیان یان کۆمەڵە بانخوازەکانیان بە دابەزی منەتە سەری و عەزێتیشیان داوە و هێرشیان کردوتە سەری کە تۆ چی دەتا ڕخنە لە قاطع عەبدولجەبار بگیری؟ ئەم تێگەشتنی وا بووە. ڕاستە من ڕخن لە بەڵگەکانی ئەو ئەگرم، بەس ئەمە لە پێناو بەهێزکردنی مەزهەبەکەمە، چکە من ئەزانم بەڵگەکانی کەم و کورتی تایە، من ئەمێ بەڵگەکان من بەهێزتر بن. ئەمە لە ناو مەزهەبەکانە بەردەوام ئەم گەشەیە هەبوو. پێم وتی ئیمامی غەزالی یەکێک لەوانە بوو کە تۆمەتبار کرا بە زەندەقە. کۆمەڵێک لەبەروی کۆمەڵێک لەو بەڵگانەی ماوەستاکانی پێشتری پشتیان پێبەستووە. ئەم بەڵگانەی بەلاواز زانی و لە ئەنجامە کۆمەڵێک لەوانی کە لای ئەوان بابەتی کەلام بوون و لە مەزهەبا دیارێ پشتیان پێبەستووە، ئەم پشتی پێ نەبەستووە. اینجا یەک لەو ئەوانەی کە وا بزانم ڕخنی لەم باسە کردووە حتا ئامەدیە و ابن ڕوشدیش ڕخنەی هەبووە لەم میتۆدە، و حتا لەناو کتێبەکانی خوانە کە مناقشەکانیان ئەخوێنیتەوە معتەزیلە لەگەڵ ئەشعری، ئەشعری لەگەڵ معتەزیلە زۆر جار بەیەکراڵێن ئەمە قیاسی غایب لەسەر شاهیدە و زەعیفە و پشتی پێ نابەسرێ، بەڵام ئەڵێن هەندێکیان ئەڵێن ئیلا ئەگەر عیلەیەک هەبێت، ینی هۆکارێک هەبێت کۆکەرەوەی نێوان هەردووکیان بێت و ئەم بیسەلمێنین کە ئەم هۆکارە لە نێوان هەردووکیانە هاو بەشە. بەڵام ئەمەش ئەڵێن و زۆر جار خۆشیان ئیلتیزامی پێوە ناکەن، یعنی ئەبینی هەرەوە ئەشعریەکە لە کتێبەکەیە بەڵگەی معتەزیلەکە ڕدەکاتەوە لەبەرەوەی پشتی بەم قیاسە بەستووە، دواتر خۆی هەر پشت بەم قیاسە ئەبەستێ بەبێ ڕەچاوکردنی ئەو مەرجەشی کە دایناوە. مەبەستم یعنی یەکێک لەو هەڵانەیە کە خۆیان زۆر جارتی کەوتون و دوانچەر وردە وردە هەڵیاندا ئەمە پاکسازیکەنەوە لی دوورکەونەوە. بەڵگەی دووەم کە ئەتوانین بڵێن یان سەرچاوەکان ئاماژەی پێدراوە ئیندەکتیڤ ریزنینگە، ئیستیقرا کردداری بزەبە 2 شت 3 شت 4 شت 5 شت 10 شت تاقیەکەینەوە هەمان ئەنجام ئایا بەدەستەوە، کەواتە لێرەوە ئەگەین بە یاسایەکی گشتی. ئەمەشان پشت پێبەستووە، بەڵام حتا لای کەسێکی وەکو باقیلانیش باز لەو ئەکات، ئەڵێ تۆ لە شوێنێکە ئاژیت هەموو بڵێم باڵندەکانی لە جۆرێکی دیاریکراوە هەموو ڕەشن یان خەڵکەکەی هەموو ڕەنگی ئەسمەرە، نابێتە بەڵگە ئەوەی لە شوێنێکی ترا خەڵکانی تر نین کە ڕەنگی پێسیان ڕەشەیان زەر ناتوانین گشتاندنی بۆکەی بەسەر لە سەردەمی لەم شێوازی بەڵگەهێنانەوە هەبووە. بەڵام یەکی لەو بەڵگانەوە بۆ کە لە سەرتاوە پشتیان پێبەستووە، دوجار ینی وردە وردە پشتیان تێکردووە. بەڵگەیەکی تر ئەمان باخلانی پشتی پێبەستووە، ئەوترێ خۆشی دواتر لی پەشیمان بۆتەوە یان ئەوانی دواتر هاتوون ڕخنیان لێگرتووە وتوانە بەڵگەیەکی لاوازە، ئەمەی کە ئەگەر بەڵگەکەمان هەڵوەشاندەوە ئەنجامەکەش هەڵەوەشێتەوە. ئەنی باخلانی زۆر جار لە مناقشەی ئەوانی ترە لە ئاینەکانی تر مەزەبەکانی تر ئەڵێ ئەم بەڵگەتان ڕاست نییە کەواتە ئەنجامگیریەکەشتان ڕاست نابێت، ئەمە مەرج نییە، چونکە لەوانەیە بەڵگەی تر هەبێت کە باسی نەکردووە یان پێی نەگەیشتووی یان هیچ کامتان پێی نەگەیشتون، کەواتە ڕەفزی بەڵگە نابێتەوە بە ڕەفزی ئەنجام. تەنها ئەوەنە ئەسەلمێنی کە ئەم بەڵگەی و ئەنجامەنەیە بەدەستەوە نەک خودی ئەنجامەکە هەڵەیە. شێوازی تر شێوازی جەدەلیە، ئەمان على ئەساس بەڵگەی بیناین، یعنی تۆ شتێک یەنیت و ئەسەلمێنیت بۆ بەرامبەر و بۆ خۆشتی ئەسەلمێنیت، ینی بۆ پشتت پێبەستون بۆ سەلماندنی کۆمەڵی بیر و باوەڕ بۆ خۆت و بۆ بەرامبەریش. بەڵام جەدەلیمان هەیە، جەدەل زیاتر پشت بەوە بەستێ کە من بۆ تۆی بسەلمێنم لەم لەحزەیە لەم گفتوگۆیە، قسەکەی خۆم بزاڵکەم بەسەر قسەکەی تۆیە. ئەمەیان چۆنە؟ بۆ نمونە تۆ کۆمەڵی بیر و باوەڕت هەیە، یەم ئەو بیر و باوەڕانەی تۆ بەکارێنم، تۆ ئەڵێم تۆ باوەڕت بە ئەلیف هەیە، باوەڕشت بە با هەیە، مەرج نییە باوەڕم بە ئەلیف و بەها بێت،
بەڵام باوەڕی تۆ بە ئەلیف و باوەڕی تۆ بە با ئەو ئەنجامی لێ ئەکەوێتەوە. یعنی تر لەوە سەرنج خەیتە سەر بیر و باوەڕی یعنی لێکدانەوە بوو بیر و باوەڕی کەسی بەرامبەرەکەی بۆ ئۆرگومنتی بەرامبەرەکەی. بەڵێ ئەمە زۆر کراوە لای زانانی مسلمان سەیری تەورات و ئینجیلیان کردووە بۆ کابرایەکی جوو یان کابرایەکی کریستیان، وتیان لە کتێبەکەی تۆیە لە ئینجیلا هاتووە وا ئەڵێت و لێرەش وا ئەڵێت باشە دەیان ئەنجامە و قبوڵە هەرزەمی کردو بە ئینجیلەکەی خۆی بەڵام خۆی باوەڕی ئەوە نەبوو کە ڕاست ئەمە شدووە یان دابەشکردنی جەدەلی. ئەمە تۆ دوو ئەڵێن ئەم بابەت چوار ئەگەر هەڵەگرێت ئەلف جیم دال چوار ئەگەر هەڵەگرێت یەک بێکە لەم ئەگەران ئەەکەم ئەم جار هەنێجار ئەم حەسڕکردن لەم ژمارەیە هەنێجار بە ئیستیقرائیە هەنێ جاریش بە عەقلیە یان لە ڕووی عەقڵەوە لەم چوار ئەگەرە هەڵناگرێت یان بە ئیستیقرا بۆمان دەرکەوت بینیمانە بە ئەزمون کە ئەم چوار حاڵەتە بوو. ئەگەر بە ئیستیقرایی بێت حەسڕکردنەکەی لاوازە، ئەگەر بە عەقل بێت حەسڕەکەی ئەوە تەواوی هەنی ئەو کاتە بەهێزتر ئەبێت بەڵگە هێنانەوەکە. ئەڵێم بۆتی ئەسەلمێنم کە بژاردەی یەکەم هەڵەیە، بۆتی ئەسەلمێنم بژاردەی دووەم هەڵەیە، دیسان بۆتی ئەسەلمێنم بژاردەی سێمیش هەڵەیە. چ بژاردەیەکمان بەدەستەوە ماوە؟ بژاردەی چوارم کاتە چوارم ڕاستە. ئەمە شێوازێکی تر بۆ پشتیان پێبەستووە. قیاسی خولفیان هەیە. قیاسی خولف چۆنە؟ دوو شتی دژبەیەکەن. ئەم بابەتە لەوە دەرناچێت یان ئایا یان نا. ئەگەر ئابوو نابێت چونکە ئەسێکە ئەگەر ئێمە وتمان لەوەی پێشترا کەوت چوار ئەگەرمان هێنایەوە ئەم حاڵانە دژبەیەک نین جیاوازن بەڵام دژبەیەک باشە بەڵام لەمایانە نا دوانی دژبەیەکن ناکرێکێکیان بسلمێت و ئەوی دریشیان ڕێی تێ بچێت ئەگەر ئەمیان سەلما حتمما ئەڵەوەشێتەوە. لۆژیکی کلاسیکی ڕۆستۆشە ئەوەی کە the law of non contradiction یاسای نادژبەیەک بوون کە هیچ پرسیارێک بۆ نمونە ڕستەیەک یان پرۆپۆزیسیۆنێک ناکرێ ڕاست بێ و غەڵەتیش بێ لە هەمان کاتە. ئێستا من ئەڵێم بۆ نمونە کامۆ لە فڵانە ژوورەیە یەکەی یان تۆ یان لەو ژوورەیە لەو ژوورە نیت لەو دوو حاڵەتە بەدرێ حاڵەتی سێممان نییە وانە کاتێک کە سەلماندم تۆ لەوێ نیت تۆ یعنی حتمما لە شوێنێکی تریت ئەوم سەلمان ئەمان پێوترێ قیاسی خولف. ئەمانە زیاتر ناڵم لەگەڵ گەشەم مێژوویەکە زیاتر مناقشە کە کرام لاوازیەکان دەکەوتن تایبەتی لە قوتابیەکانی دواترەوە مناقشیان ئەکرد بۆیان دەرەکەوت ئەمانە چەند لاوازیان تایە بۆیە هەر لەبەرم هۆکارش بوو کە دواتر هەم کەلامی معتەزیلی لە قۆناغی پێگرنیە هەمیش شاعری لە قۆناغی پێگەشتنیە گەیشتنەوە بە ئاراستەی فەلسەفی زیاتر بوون بە فەلسەفی برا ئەسڵەن لای شیعە بە تایبەتی ئیمامیەکان هەر بەتەواوی باسەکان بوون بە باسی فەلسەفی یعنی مەذهبیەتێکی فەلسەفی لای قوتابخانەیەکی دیاریکرایان چونکە ئەخباریەکانیشیان هەن تەناپش بە داقە بەستن ینی خۆشیان ینی با وەکو فەلسەفە عەرزیەکەن وەکو کەلام عەرزیەکەن پێڵێن فەلسەفەی ئیسلامی هەر بەدەستاژەکە لای یعنی ئێستا هەمان بەڵگە و مێتۆدەکان کەلام بەکارهێنن بەڵام پێی ناڵێن کەلام پێڵێن فەلسەفە ناڵێم زیاتر هاتنەوە سەر بەڵگە لۆجیکیەکان ینی لۆجیکی ڕستەت
مدرسەی ئەفلاتۆنیمان هەیە بە هەردوو شێوازەکان دروست بوون. بەشایی و ئیستیشراقیەکانیان پێ ئەوترێت. مەدرسەی مەلا سەدرامان هەیە متعالیە ئەوێ هەردووکی کۆکاتەوە پێکەوە. بێگومان ئەزانم زۆریشمانێ بە زیاترمانێ باسیکەین، بەڵام بەڕای من ئەو بابەتانی کەمەمانە لە کەلام بۆ نمونە دیبێتی چارەنووسەوە ئەگەر ویسمان هەڵوەسەی زیاتری شکەینە سەر ئەقڵ و نەقڵ تازە بۆ زنجیرەی داهاتوو بەڕای من چکە درێژترین زنجیرەوەم بۆ ئەمە تا ئێستا. بۆی بەڕای من قسەکان ئەوانەی کەماومانە لەسەر کەلام هەڵیەگەین لەگەڵ معتەزیلەیە لە زنجیرەی داهاتووە باسیەکەین. دەستەکانە خۆش بێت دکتۆر زەنوێریان، بەڵام وتەی داهاتوو بۆم زنجیرەی هەرچیەکە ما بێت کاتەکەی خۆتە. ینی کۆتا قسە مەبەستێ کۆتا قسە بۆم زنجیرەیە، بەڵام ئەو قسانەی کەماومانە بۆ لە زنجیرەی داهاتووە بەردەوامە بین، چونکە ئێستا بۆزم کاتەکەش زۆر ئەقینە کە بۆ من لە زنجیرەی باس لە معتەزیلە ئەەکەین، بەڵام لە سەرەتایە ئەو قسانی کە مابێتمان چکە هەنێک گفتوگۆمان ماوە بۆ منە حەزەکەم هەڵوەستێ بکەینە سەر دیبەیتی چارەنووس. هەنێکیش باس کرد کە معتەزیلەکە باوەڕان بەوە هەبوو کە چارەنووس و فری وڵ هەیەوە تا دوای بۆی لە زنجیرەی داهاتووە بەڕای من باسیین، بەڵام لەم زنجیرە گەر قسێک ما بێت نەکرابێت یان وەکو تێبینیە یان چوزانم گەر شتێکە ما بێت دەست خۆش بێ. وەڵا لەو با زیاتر لەوە سەری تۆ نێشێ. من زۆر چێژم بینی بەڕاستی لە گفتوگۆکە، زۆر منە گۆڕی ڕاستێکی لە زۆر ڕۆ من چێژم بینی. ئەوە ناڵێم ئەمانە ئەم تێگەشتانەی کە باسم کرد ئەمانی کە وتم لە ئەوەیە کە مەبەستم خۆم کە قۆناغی لێکۆڵینەوە لەم بابەتە لە زانستی کەلام هێشتا ماوە لەم شتا زیاتر پێشەوە، بەڵام هاوبەشی پێکردنی ئەو شتانەیە کە لی تێگەشتم لەو دۆستان ئەمەکردنەوەی دەرگای گفتوگوێ لەسەر بابەتە. پێم وایە منە بەڵانم بابەتە وردانە قسە بکەین جوانترێ هەتا هەنێک بابەتی تر کە زیاتر کاتمانە کوژن و ئەوکو چۆن بڵێ تێگیرانە لەسەر بابەتی ڕووگەش. ئەمانە زیاتر مێشمان فراوانەکە تێگەشتن فراوانتر ئەکات. بۆیە بێگومان کەم و کورتی تیا زۆرە. لەوانەیە خۆم ئەگەر مانگێکی تر پاش ساڵێکی تر پاش 2 ساڵی تر باز لەم بابەتانە بکەمەوە وازی باس بکەمەوە خۆم کۆمەڵی ڕخنم لە خۆم بێت کەمش سروشتی زانست و معریفە ئەبێ وا پێدا کرد. من بێنی هەمان دووبارە من بانی زیاژە لە کۆم کوردن دڵنیاشم کا هەڵۆ و کەم و کورتی زۆرە. ئەگەر هەر کەسێک تێبینیکی هەبێ ڕاستکردنەوەیکی هەبێت ئەو ئەرکی سەرشانێتی پێویستە بیکە. بێگومان من خودی خۆم بەڕاستی زۆر چێژم لێبینی و من دڵنیام بیسەرانش چێژی لێبین و دڵنیام تێبینیشانە بێ وەکو مێژوو دوور و درێژە لە ململانە و گفتوگۆوانەوە بزانم هۆش بەبێ ململانە و گفتوگۆ تێپەڕ نابێ. بەڵامی تر هیوادارم تێبینیان بنووسن. هەرچۆنێک بێ بۆم زنجیرەیە کۆتایی پێێنین بەڕاستی من خۆم چێژم لێبینی هیوادارم بیسەرانیش بە هەمان شێوە بێ. خۆم زۆر بیرۆڕام گۆڕاوە هیوادارم ینی بیسەراریش بەخۆیان ناپچنەوە 2-3 جار هیچوزانم ئینسان بەخۆی بچێتەوە خراپ نیە لە زۆر ئەو فکرانەی کە هەیەی و بابەتی کەلامیش بابەتێکی بەسوودە. تەنانەت باوەڕدار بیان باوەڕدار نەبی بۆ من یەکێک لەو شتانەی کە من سەرەتا لە فەلسەفەیە ڕوبەڕووی بوومەوە کۆزمۆلۆجیکەڵ ئارگومنتەکەی کەلام کۆزمۆلۆجیکەڵ ئارگومنت بوو کە حەزەکەم هەموو کەسێک بەڕاستی زانیاری دەربارە بێ. هەرچۆنە بێ لە زنجیری داهاتووە زیاتر ئەو گفتوگویانە پەرە پێین و زۆر سپاس بۆی بیسەرانیش کە تا ئێستا لەگەڵمان بوون تا کاتێکی تر کاتێکی خۆش و خواتان لەگەڵ.